بەناوی خی بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی گوڵستان لە هەرجەیەک بینەر و بیسەری ئێمن جوانترین سڵاوتان لێبێت. خۆشحاڵین لەگەڵ هاوکارانمان لە پشتی کامێرە هەروەها هاوکاری نێوستۆدوێ جەنابی مامۆستا شێخ فاتح لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە یەکەم ئەڵقەی پرۆگرامی گوڵستان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووین. هیوادارین پرۆگرامی ئەمساڵمان کە نێوی گوڵستانە جێگەی ڕەزامەندی خۆی پەروەردگار پاشان سوود و کەڵکی ئێوەی بینەر و بیسەری ئازیز و خۆشەویستیش بێت. لەگەڵ مامۆستای گەورەمان مامۆستا شێخ فاتح قسە و باس دەکەین. مامۆستا جان سڵای خوا لەبێت. سڵای خوا لە جەناب کاک داناگەن. باشە ڕوقی بکەین. سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم. باشی مامۆستا جان. سەلام. مامۆستا ئەمساڵ بەرنامەکەمان ناوی گوڵستانە. بەڵێ. من حەزەکەم باسێکمان بۆ بکەی هەم بەرنامەکە ناوەکەی و ناوەڕۆکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان لە کەناڵی ئاسمانی پەیام ڕاستەوخۆ لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورە لە هەر هەمووتان کە چاوەڕوانی سیگەوهەر بوون، بەڵام ئەمساڵ سیگەوهەر تەمەنێکی کرد و چەند ساڵێک ڕۆشتە پێشەوە و سپاس بۆ خۆی گەورە بوو بە گوڵستان و بوو بە ماڵی گوڵستان کە ئێستا دەرگایەکمان هەیە لە دەرگایەکەوەی نەژوورە و ماڵی گوڵستان پێشکەش بە ئێوە بە ڕێزی خۆشەویستەکەین. و گوڵستان حەزەکەم لەسەر وشەکە کاکدانا شتێک بڵێم. وشەی گوڵستان تەڵان زۆر معروف و ناسراوە، چونکە گوڵستانی حەزرەتی شێخی سعدی شیرازیمان هەیە کە زانایەکی گەورە مصلحالدینی شیرازی، پیاوێکی مخلص، پیاوێکی زانای گەورە. تەمەنم بەسەرهاتە من زیاتر لە مامۆسای ئازیز و خۆشەویست مامۆسای ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا مەلاهادی ئەحمەدی لە نەجار کە لە یوتیوب لێم وەرگرتووە کە شەرحێکی زۆر جوانی ئەڵلقەکانی گوڵستانە کات و لاپەڕەکانی گوڵستانەکە و چەند بابەتی زۆر زۆر گرنگی هەیە. مامۆسای خۆشەویست حەزم کرد ئەم پێشەکێ بەوەی ئەو دەست پێ بکەم. تەمان گوڵستان خۆی بۆ خۆی فێری سەفەرمانەکات. ئێمەش مانگێکی دوور و درێژ لە مانگی ڕەمەزانە فێری سەفەرە بین قل سیروا فی الأرض، یعنی بگەڕێن بەسەر ئەرزە، بەڵکو ئێمەش بتوانین ینی گەشتێک بکەین بە ئەم بەرنامەیە بە جیهانی زۆر سەیر و ناوازەتان بگەێنین. تەمان خۆشەویستان کە باسی شێخ مصلحالدینی شیرازیم کرد، ئەم ئیمامانە ئەم پیاوە گەورانەی ئیسلام بۆیە گەورە بوون، بەڕاستی مخلص بوون، دڵسۆز بوون، یعنی پێش عیلمەکەیان دڵسۆزیان هەبووە. ئیمامی نەوەوی یەکێک لەو زانا گەورانە کە 45 ساڵ ژیانی بردوۆتە سەر، بەڵام تەنانەت ئەڵێ ئەوەنە مقەیەدی کاتەکانی خۆی بووە تا خەو زۆری بۆ نەهێنابێت نەخەوتووە. تەنانەت 2 دانە ساڵە فەرمێ بەسەرێکەوە بە ڕۆژوو بوو و تەنها پارشی و خواردنێکی ئەو تۆیە خوارد. پێچوانەی مامۆستا شێخ فاتح ئەوانەی کە ڕەمەزان وەکو قوتابخانەی خەوە بینن، بەیانیە خەون تا نیۆڕۆ درێن هەڵەسن نوێژی نیۆڕۆکەن و خەون و دوای عەسر هەڵسن. بەڵێ بۆ پێچوانەوەنەوە. طبعاً کاکدانا ئێمە بۆچی ئەم مقدمە باساکەین؟ بۆی بەڕاستی مانگی ڕەمەزانی ئەمە یەکەم ڕۆژمانە، یەکەم حاڵەتی بەڕۆژووبوونمانەکە بە شێوەی واجب سەرانسەری ئومەتی ئیسلامی بە ڕۆژوە بێ بۆی بزانین کە ئەم پیاوانە بە ڕۆژوش بوون و ئەو عیلمە زۆرە. ئیمامی نەوەوی ئەو ئیمامە گەورەکە خاوەنی مینهاجە، طبعاً کتێبێکە لە شەرعە و شارەزاییەکی زۆر زۆر عەجیبی هەبوو ئیمامی نەوەوی و زۆر زانا بووە و ئەم پیاوە لە 45 ساڵە ئەو مینهاجەی نووسیوە کە ئێستا هەموو فەقێ و زانایان و علوم و یعنی ئەوانەی خەریکی علومی شەرعین هەر هەمویان ئیسفادێکی زۆر زۆر لە مینهاجی ئیمامی نەوەوی بێکەن. ڕیاض صالحین نووسیوە کاکدانا، ڕیاض صالحینێکە لەو کتێبە بە قیمەتانەی کە لە ناو ئومەتی ئیسلامیە زۆر زۆر ینی دەنگێکی گەورەی هەیە و ئێستاش ڕەواجی هەیە. طبعاً وەکو مەخطوطە وەکو نووسین پێش ڕیاض صالحین کتێبی تر پێشی کەوتووە کە ئەویش دەلائل الخەیراتە کە هەمووی سڵاواتە، یعنی باقە سڵاواتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بە ملیۆنەها نسخەی دەستخەتی لە ئومەتی ئیسلامیە ئێستا هەیە. پێش دەلائل الخەیراتیش طبعاً قورئانە، یعنی یەکەم قورئان، دووهەم دەلائل الخەیرات، سێهەم ڕیاض صالحین. ڕیاض صالحین هی ئیمامی نەوەوی بەڕاستی ئەم پیاوە گەورەیە توانیوێتی ئابەم جۆرە بەهۆی ئیخلاص بەهۆی دڵسۆزیەوە. ئێمە بۆچی باسی ئیخلاسەکەین؟ بۆچی باسی گوڵستانمان کرد؟ ئێمە ئینشاڵڵا بتوانین لەم گوڵستانی ئێرەیە مخلیصانە دڵسۆزانە
گەشتێکی زۆر خۆش لەم مانگی ڕەمەزانە بە ئێوەی ئازوو خۆشەویستکەین لە ئێوارانێکا کە زۆر پێویستان بە ئیسراحەتە بەڵام لە هەمان کاتیشا پێویستان بەوەیە کە بەڕاستی لە گوڵستانێکە کۆمەڵە شت وەربگرن. ڕاستە جا هیوادارین وەک چۆن ناوەکەی گوڵستانە یەک بەیەکی ئەو بڕگە و ئەو بابەت و ئەو میوان و ئەو قسانەی کە لەم بەرنمەیەکرێن هەر یەکێک بۆ خۆی گوڵێک بێ دوجار ئەم گوڵانە کە چەپ بکەی کویان کەیتەوە بێتە گوڵستانێک وانە بەڵێ کاک دانا گوڵستان چیرۆکەکانی بەسەرهاتەکانی زۆر فێری ئەدەب و ئەخلاق و ڕەوشی پیاوە گەورەکان دەکات لەبەرەوە ئەم گوڵستانەی مەش ئینشاءڵڵا هیوادارین ینی فێری ئادابی جوان فێری ئەخلاقی جوان ینی یەکێک لە مشکلەکانی ئێستا کاک دانا ئەوەیە کە بەڕاستی خەڵکێکی زۆر لە سوشیال میدیا سیرەکەین ینی بەهۆی شتانێکی زۆرە بەڵام فێریشی بۆ فێریەوە بە زۆر بە ئەدەب هەندێک کەس قسە ناکە کۆمنت نانووسێ شت نانووسێ حتا مسلمانە دیندارە بەڵام کۆمنتەکانی ناشرینە بەڕاستی گوڵستان جارێکتر ئالەم قوتابخانەی گوڵستانی پەیامی خۆشەویستە ئەمانەوێت بۆیە بە گوڵستان دەستمان پێکرد بەرەکەتی گوڵستانی شێخی سعدیمان دەستکەوێەوە لەو دەرگا جوانە کللتوریەوە هاتی نەژوور و میوانەکانیشمان هەر لێەوە یە نەژوور و ئەمڕۆ حەزەکەمەوەی کاتم هەبێ کاک دانا نازانم کاتمان لە خزمەتین فەرمووە باسێکی حەزرەتی ئەو وەکرتان بۆ بکەم خۆشەویستان کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە قورئان توانیان ئەوە ئەنجام بن بەس پێشەوەی باسی حەزیەوە وەکر بکەم بۆ شێفەکەمان بانکەین تعریفێکی شێفەکەیشمان بۆ باشە با من یەک پرسیار لەسەر سیگەوهەر بکەم لە دوای ئەوەی دوو وەرس سێ وەرس بەردەوام بوو بێگومان ئەکرێ بڵین گوڵستان هەمان ئەو هەگبەیی پێوە لە دایک بووی سیگەوهرە یان نا سیگەوهر خانەنشین بوو ئێستا گوڵستان نوێ و پرۆگرامێکی نوێیە ئیسفاتمان لە سیگەوهر زۆر کردووە بەڵام بەڕاستی ئینشاڵڵا هیوادار ئەمساڵ شتێکی تازە پێشکەش بە بینەرەکانمان بکەین و هەر بۆ خۆی ئەم بابەتە ئیمانیانەکە دانا حتا بابەتە پەروەردەیەکان بابەتە تەندروستیەکان کە ئێمە لە جنابەت پرۆگرامەکە باسەکەی کە چیمان هەیە ئەمڕۆ و ڕۆژەکانی داهاتوو و هەموو ئەم بابەتانە بەڕاستی ئەگەر وەکو پارۆک و پێراریش بێ بەڵام گۆڕانکاری تیا چکە زانست ناوەستێ و بابەتە ئیمانەکانیش بەردەوام حرەکەتی ئینسانە لەگەڵ ڕۆحیا لەگەڵ لە تائیفەکانی خۆیان لەگەڵ هەستەکانی خۆیان لەبەرەوە ئینشاڵڵا تازە ئینشاڵڵا جا ئێمە جگەل لەوەی کە شێفێکمان هەیە و چێشتخانەیەکی جوان ئامادەکراوە وانە ئێواران لەگەڵمانە بێ و با بڵین شتە نوێیەکان لە بواری چێژلێنانە فەن و فنوناتەکان بۆ خانمان باسەکە کۆمەڵک بڕگە و کۆمەڵک میوان و کۆمەڵک تەوری تریشمانێت لە تا نزیک بانگی ئێوارە کە لە دوایە بە مناجات و بە دوعاکانی مامۆستا شێخ فاتح کۆتایی بە گوڵستانی نوانە ئێستا شێف بانکین یان ئێمە بچین بۆ لای چێشخانەکە یا ئیش بانکی بەڕێی تۆ چی بکەین وڵای با بانکین و باش شێف دیارەکەین و دوایی من باسێکی حەسیەوە بکرەکەین و دوایەشینەوە شێف دیار فەرموو بۆ ستۆدیۆی گوڵستان شێف دیار یەکێکە لە شێفە دەست و پەنجە ڕەنگینەکان سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته وەرە بینمان تۆ لە بینی من و مامۆستا شێخ فاتح پار و پێرار کڵاوەکەی زۆر قوت بوو ڕاستەکەی ئەوەی فیستیڤالەکان بوو کڵاوانە باشە کڵاوە قوتانە دەردی مامۆساڵە لەگەڵ ئەم ئەمانەیە جیاوازن زین ئەمانە زیاتر لە ڕێستۆرانتەکانە بەکارێت بەڵام ئەو سپی درێژەکان بۆ فیستیڤالەکانە بۆ ئوتێلەکان بۆ شۆنانە بکارش ڕەمەزانت لێ پیرۆز بێ پیرۆزە لە هەموو لای یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە ئەمانەوێ پێمان بڵی ستایلی ئەم ساڵ لە چێشتخانەی گوڵستان چییە بێ ئەتەوێت چی نوێ هەیە بە کابانەکان بە خێزانەکانی ئێمە بە خوشک و دایکی ئێمە ببەخشی گوڵستان لە هەموو لای پیرۆز بێ دەستی گەورە بۆ گوڵستان لە ستافی کەناڵی پەیام لە خەڵکی کوردستان لە سلێمانی بە تایبەت پیرۆز بێت وڵا ئەمساڵ هەوڵی شتەکان وە دروست بکەین کە بتوانن لە ماڵەوە خانمان بتوانن دروستی بکەن ینی زۆر قرس نەبێت لەلایەن شتەکان زۆر قەرەباڵغ نەکەین سوپ پێ بێت توانێت سوپەکە لە ماڵە دروستکە زەڵاتێ بێت بتوانێت ماڵە دروستی کات بە شێوازە تامان چێشتونانی یان سوبی ئێستا کاک شێخ فاتح لەگەڵ پار و پێرارە لە ڕەمەزانە جیاوازترە ئێستاوانی کاک شێف دیار جەوەکە هێشتا ساردا هێستا بەفر بە چوار دەورمانەوە نیە ئەبێ جیاواز بێت لەو زەڵاتە و لەو سوب و چێشتانەی کە لەوانەیە ڕەمەزانی پار و پێرار ئامادەکراوە نیە وای بێگومان وایە ساڵ سارد و شتی گەرمیوێ جەنابی شێخ بڕێ بکەین بۆ چێشتخانە هەترسێ فێم بکەم دەستان خۆش بێ سەڵمان خۆشەویستان
حەزرەتی ئەبوبەکر سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بەرەکەتی ئەم مەجلیسەی گوڵستان زۆر زەڕێمە یادی سەحابەکان و تابعین و چەندە بتوانین پیاوچاکان و خواناسانی خۆمان زانەکانمان بکەین. طبعا حەزرەتی ئەبوبەکر ناوی عەبدوڵای کوڕی ئەبی قوحافەیە، ناوی عوسمانە، لەقەبی عەتیقی هەیە، یعنی ئازاد کراو. هەندێک ئەڵێن لە جوانیە پێوتراوە عەتیق، یعنی جوان بووە، جسمێکی ڕێکی هەبووە، زەعیف بووە، زۆر زەعیف بووە، بەڵام جسمێکی ڕێکی بووە و هەندێک شەڵێن لە حوسنی خولوق و ئەخلاق بەرزیها حەزرەتی ئەبوبەکر پێوتراوە عەتیق. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ ئەوێ سەیری عەتیق الله بکە، ئەو کەسی کە خوا ڕزگاری کردووە لە ئاگری دۆزەخ و ئاگری دۆزەخ نابینێ، با سەیری ئەبوبەکری کوڕی خەتاب بکە، ئەبوبەکری صدیق بکە. یا طبعا عتق من النار دعایەکە دانا، ئێمە زۆر زۆر بڵین اللهم عتقنا من النار، خوایە ڕزگارمان کە لە ئاگری دۆزەخ. حتا فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە تۆ ئێواران دوای بانگی مەغریب 7 جار داوا بکەی خوایە پنا ئاگرم بە تۆ لە ئاگری دۆزەخ 7 جار ئەمە بڵێ، چونکە بەڕاستی ئێمە هەرچیەکەکەین ئەگەر خوا پنا با بکەوین ئاگری دۆزەخ هیچمان نەکردووە. طبعا حەزرەتی ئەبوبەکر دایکی زوو موسڵمان بوو، بەڵام باوکی زۆر درەنگ موسڵمانە بێت. حتا دوای وەفاتی حەزرەتی ئەبوبەکر بە 6 مانگ باوکی وەفاتەکە لە 9 ساڵیە سوژدەی هەرگیز بۆ بت نەبردووە، هەرگیز عارەقی نەخواردووە، فەرموویەتی ئەصون و مروئەتی، ینی مروئەت و مەردایەتی خۆمە پارێزم بۆی کە عارەقی نەخواردووە لە سەردەمی جاهیلیە. زۆر خەڵکی خۆشویستەوە، ئەو سیفەتانەیە کە ئێمە لە گوڵستان ئەمانەوە باسی بکەین و زۆر علمی نەسەبی زۆر باش زانیوە. پارەی حەزرەتی ئەبوبەکر چەندێ بوو بێ کاکدانا؟ سەرۆتەکەی چەند بوو بێ؟ دەوڵەمەند بوویان فەقیر بوو؟ سەرەتا زۆر دەوڵەمەند بوو، طبعا تیجارەتیە کرد، بەڵام ئەو ڕۆژەی کە پێش ئەوەی موسڵمان ببێت 400,000 درهەمی هەبووە. تۆ بڵێ 40 دەفتەری ئێستای هەبوو بۆ نمونە. ئەو ڕۆژەی هیجرەتە کات بۆ مەدینە 5,000 درهەمی هەیە، 5 دەفتەری ماوە، هەمووی لە صرف کردووە لە ئازادکردنی بیلال و فلان و فیساکە کۆیلەکانی کڕێوە کە ئەو بەسەرهاتی زۆر دوور و درێژی هەیە. ئەو ڕۆژەی ئەبێتە خەلیفەی موسڵمانان 0 پارە، هیچی نەبوو، ڕێک بە پێچەوانەی ئێستەی دەسەڵاتدارەکانی سەرزەویەوە هیچیان نییە، کەسنە سەرکورسی دەسەڵات دوای کە بەجێڵن هەموو شتێکیان هەیە. ئەو بەجێڵین بۆ بینەر خۆی تر تێگالی وە کاتێکیش کە وەفاتەکە 3,000 درهم قەرزار بووە کە خەلیفەی موسڵمانان. ئەمە ئەو باسانەیە کە زۆر معنایتیایە. ئێم بۆ ئەم نمونانە لەسەر حەزرەتی ئەبوبەکر هێنیەوە تا بزانین کە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئیمانی ئەبوبەکری کوڕی سەدیق یا ئەبوبەکری سەدیق حەزرەتی ئەبوبەکری سەدیق ئەگەر بخەیتە کەفەیەکی پێوانە و کێشانە و ئیمانی هەموو ئومەت بخەیتە پیاوانەکەی تر یا تاکەی تر، ئەوە ئیمانی ئەبوبەکر بەرزترەوە بەقووترە. بۆ ئەزان بۆچی پێغەمبەر فەرمێ ما سەبەقەکم، ئەو پێشتان نەکەوتووە، لە سەحابەکان زیاتر نوێژ و ڕۆژووی نەبووە، خۆ هەر بەقە ئەوان یا ڕەنگ کەمتریشی بووێ، بەڵام بە شتێک وەقەڕە فی قەلبی، شتێک لە دڵی ئەبوبەکرا بووە کە ئەو شتێک کە لە دڵی ئەبوبەکرا بووە کلیلی قەڵا گەورەکەی ئەبوبەکرا، کە هەر بۆیە دائیرەی ئەولیا و خواناسانە چێتەوە سەر حەزرەتی ئەبوبەکر، چونکە وەقەڕە فی قەلبیه و ئەولیا و خواناسەکانیش هەر هەمووی ئەوداڵی ئەو شتن کە حەزرەتی ئەبوبەکر بەڕاستی سەرقافڵەی ئەم دۆستانەی خوایە، صدق و حکمت و ئیسار و تەواضع بێ لە حەزرەتی ئەبوبەکر فێربین. ئەو کلیلەش بەڕاستی تەجسید دەبێت، یعنی دەرەکەوێت لە حەقا، یعنی زۆر حەق ناز بۆ حەزرەتی ئەبوبەکر. لە هەفتەی یەکەمی موسڵمان بوونیە 6 کەس لە ئەو سەحابانەی کە ئێستا پێوتری عەشەرە مبەشەرە لەسەر دەستی حەزرەتی ئەبوبەکر موسڵمان بوون، هەر هەفتەی یەکەمی موسڵمان بوونی. و طبعا ئەوانش قیادەی زۆر گەوری ئیسلامون، ئەبو عوبەیدەی جەڕاح بووە و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوسمانی کوڕی عەفان بوو، ئەمانە هەمووی لەسەر دەستی حەزرەتی ئەبوبەکر موسڵمان بوون. حەزرەتی عەلی یەک چیرۆکی زۆر جوانمان ئەگەر کاتم مابێت بەڵام ماوە کات ماوە بۆ باتەکە کە ئەویش لە حەزرەتی عەلیە پرسن کێ ئازاترین کەسە؟ ئەیشە فەرمێ ئەبوبەکری سەدیق. حەزرەتی عەلیە فەرمێ ئەفەرمون بۆچی ئەبوبەکری سەدیق؟ فەرمێ لەبەرەوەی ڕۆژێکیان طبعا حەزرەتی عەلی کە باسی خۆیەکات مناڵ بۆ کاتە لە مەکەیە، ئەڵێ ئێمە لە سوچێک و سەیرمان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کافرەکانی مەکە ئازاریانەیە، یەکێ پاڵی پێوەنا عوقبەی کوڕی ئەبی موعیط پەلاماری پێغەمبەریە بۆ عەزیەتێکی زۆر زۆری ئەدا. اینجا جەماعەتێک کافر زۆر بە توندی بەرە پەلاماری پێغەمبەریانە، ئێمە مسلمان بووین بەڵام لە دوورەوە نەمانەوێرا سەیریش بکەین، بەڵام وەختێکمان زانی حەزرەتی ئەبوبەکر هات دڕیا بە خەڵکەکە، پاڵینا بە خەڵکەکە و چوە پێشەوە، فەرمووی ئەتەقتلون رەجولا ئەن یەقول رەبی الله، ئێوە کەسێکە کوژن ئاخر لەو عەسرا لە کاتێکا 360 لەناو کەعبایە، ئێوە پیاوێ ئەکوژن کە ئەفەرمێت
کە خوای پەروەردگار خوای منە و پەروەردگاری منە ئەفەرمێ وازیان لە پێغەمبەر هێنا کوڕی ئەبی معیط هات و پەلاماری حەزرەتی ئەبوبەکریە ئەفەرمێ دەموچاویان ئەوەنە خەڵتانی خوێن کرد دەموچاوی نەئەناسرایەوە بە هیچ جۆرێ هەتا ئەفەرمێ خزمەکانی هەڵیان گرت و بردیانەوە بە ماڵەوە کەوتیان ئەمرێ تازە کۆچی دواییەکە لە ماڵەوە بەدایکیانوت ئەگەر هۆشی هاتەوە تۆزی ئاوی بەرێ تۆزی خواردنی بەرێ بەڵکو هۆشی بێتەوە بەڵام لەوەش ناچێ هۆشی بێتەوە فەرمێ کە هۆشی هاتەوە فەرمووی پێغەمبەری خوا سەڵسەم دەنگ و باسی یەکسەر دایکی تووڕە بوو هێشتا مسلمان نەبوو بوو دایکی لەو کاتە تووڕە بوو وتی تۆ هەواڵی ئەوە پرسی لە کاتێکا لە پێناوی ئەووا لێ هاتووە وتی نەئاوە خۆم نەنانە خۆم تا هەواڵی پێغەمبەر سەڵسەم نەزانم وتی بڕۆ بە دایکی وتی بڕۆ بۆ لای فاتیمەی کچی خەتاب کە خوشکی عومەری کوڕی خەتابە بزانە هەواڵی پێغەمبەرم بۆ بزانە سەڵسەلەم ئەویش کە چوو بە لای فاتیمە نەیوێرا وتی من چوزانم دەنگ و باسی محەممەد چییە نەیوێرا خۆی ئاشکرا بکە کە بسڵمان بۆ لەبەر دایکی حەسیەوە بە کردچووکە کافر بووە و کاتە هەتا وتی بەڵام ئەتوانم بێم بۆلات بۆ لای کوڕەکەت کە هاو بۆ لای وتی لە دایکم مەترسە دایکم قسە ناکات دەنگ و باسی پێغەمبەر وتی الحەمدولله باشە وتی من بەمە دڵم ئاو ناخوا هەتا نشمە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەڵیان گرت چوونە ژێر باڵی بردیانە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵی ئەرقەمی لەوێ کە بە خزمەت پێغەمبەر گەیشت پێغەمبەر یەکسەر باوەشی پیا کرد حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم اینجا دڵی ئاوی خوارد بەڕاستی فەرمووی من ئاو نان ناخۆم تا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نەبینم بۆیە وتی چیت ئەوێت وتی یەک دوعامە بێت پێغەمبەر لەو کاتا فەرمووی دوعا بۆ دایکم کەوا مسڵمان بێ یەکسەر دایکی شایەتومانی هێنا ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله صلى الله عليه وسلم دەستخۆش بێ بابەتێکی جوان بوو ژیانی ئەبوبەکری سدیق زۆر لەوە زیاتر ئەنێ کە ئێمە ئاوا تیشکێکی بخێنێت بەڵام هەر جەناب دوویستت هەر بەرەکەتی مەجلیسەکە و بۆ گوڵستان دیارە ئەتەوێت ڕۆژانە ئاوا بە ژیانی ئەم سەحابانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باشە ئەمە سەبا من ئەگەر ڕخسەت هەبێ تەورەکانی ئەمڕۆ بناسێنین بزانین بینەران بزانن ئێمە تا کۆتایی بەرنامە چیمان ئەبێت چیمان نابێت خۆشەویستان لە تەورەی یەکەمماندا بە میوانداری مامۆستایەکی ئاینی باس لە گەورەی و ئادەبەکانی بەربانکردنەکەین بێگومان ئێمە ئەمڕۆ بە ڕۆژوو بووین چەند ساعتێکی تر بانگی ئێوارە ئەدا و بەربانگەکەینەوە ئەمەش تاوان ئیسلام هەموو شتێکی بە بەرنمەیە هەموو شتێکی بە نەزمەوەک ئەڵێ ینی بەڕێکوپێکی بەرنامە ڕێژی بۆ کراوە هەموو شتێک ئاداب و ئاکار و ئەخلاقی تایبەت بەخۆی هەیە بێگومان بۆیە بەربانکردن ئادابی تایبەت بەخۆی هەیە بزانین لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی لێکراوە بە میوانداری مامۆسایەکی ئاینی لەسەر ئەم بابەتە قساکەین لە تەوەری دووەماندا مامۆستا جەنباز لە ئەرک و کاری خانمانەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزان بێگومان خۆتە زانی ئێستا پیاوان لە دەرەوەن لە ئیش و کارن لە ماڵ لە دەرەوە ئەوەی ئەرکیەکەوێتە سەرشان ئەوەی خوان ئامادەکە بۆ تەواوی خێزانەکە ئافرەتە کابانەکانە لەوانەیە بڵین چاخۆ بۆڵەوەڵێکم بخۆی ژەمێکتان لە کۆڵ بۆتەوە وسوانە یعنی ئەوان ئەرکی قورس لەسەر شانی خانمانە ئێمە لەم ڕۆژەوە ئەمڕۆ قسە و باسێکەکەین لە تەوەری سێهەم و کۆتاییە باس لە باشترین جۆرەکانی خۆراک بۆ بەربانگەکەین گرنگە بزانین چۆن بە چ خۆراکێک پارشێومان کردووە و بە چ خۆراکێکی تەندروست بەربانکەینەوە بووی کە بتوانین ئەم سی ڕۆژیان ئەم 20 ڕۆژەی مانگی ڕەمەزان بە تەندروستیەوە بەڕێ بکەین ئەمە بڕگە و تەورەکان و میوانەکانی ئەم ڕۆمان بوو مامۆستا ئیتر نازانم ناو بڕوەر بگرین یان وردە بچینە لای میوانی یەکەم ئەزەم حازرە با لە دەرگاکە بە خێرانێک ما بچم دەرگاکە بکەم مامۆستا من با بچم دەرگاکە بکەمەوە دکتۆر جان کاک دکتۆر لەوە چ جارە حازر نەبێ کاک دکتۆر بزانین طبعا خۆشەویستان ئێمە گەورەیی و ئادابەکانی بەربانگ هەموو ساڵی بیستین هەموو جارێک ئەدرێتەوە بە گوێمانە بەڵام زۆر زەڕورە بەڕاستی لە یەکەم ڕۆژە زۆر ئاگامان لێبێ بە تایبەتی کاتێکە کاکدانا سەرەتای بەربانگ بۆ نمونە تۆ کەی بانگە فەرمێ و ئاگامان لەوە بێ وەختەکان ینی لە ئاگاکەم لە دەرگاکە بێ بزان باشە کاکتۆر کەی نانەخۆین کەی واز لە خواردنی کەی ئیمساک کە خاڵێکی زۆر گرنگە ئەمانە بەڕاستی زۆر ئێمە بیانزانین کاتویان فەرموو عليكم السلام صيان بخير وياك قربان باش اشكر يا اخو بخير باش سلامت فرم قربان لا شنو فرم كاتو جام بخير وياك باش قربان بخير بس شاو طبعا خوشويستان گوڵستان
خاوەنی دەرگا و پەنجەرەی زۆرە ماشەڵڵا هەوەسەگیانێ خۆ بەخێر بێت. مامۆستا باش شتێکی خۆش باسکەین. سەلام عەلەیکوم. مامۆستا گیان بەخێر بێی. ئەمە ئەڵێ مزگەوتی دوو دەرگا. وازان گوڵستانی ئێمە دوو دەرگا بوو چوو چاوەڕێمەکە وتیان لە دەرگای کەوت چۆتە ژرۆ مامۆستا. مامۆستا گیان بەخێر بێی. قەچێکە مامۆستا ئاسای ئەو شتانەش ئەو لەتیفانەش خۆشە بووم. یاخوا بەخێر بێی. باش بانگیان کردمەوە من هەر چاوەڕێی تۆ بووم لە دەرەوە. سەلامت دوێ مامۆستا گیان خوا بەخێر بێی. مامۆستا گیانێ خوا بەخێر بێن. ڕەمەزانتان پیرۆز بێ و ئینشاءالله خوا بیکە مای خێر بۆ ئومەتی ئیسلامی بۆ هەموو لای پیرۆز بێ خوای گەورە بیکاتە مای خۆشی و سەربەرزی و کۆتایی هاتنی مەینەت و زەحمەتە مسلمانە ئینشاءالله ئینشاءالله. مامۆستاگیان ئەم یەکەم ڕۆژە زۆر زەرورە ئێمە ئادابەکانی ڕەمەزان و هەروەها بەرپانکردنەوە بە تایبەتی لە مەسائلی ڕۆژ و شکاندن و کەی سم باسێکم لە ئیمساک کردیانی زۆر گرنگە ئێمە بزانین کەی ئیمساکە کەمێ پێشبانگی بەیانی کەی واز لە خواردن بێنین ئێوارە ئایا چ کاتێک ڕۆژوو بشکێنین هەندێک ئاداب کە لە ڕۆژوە هەیە بۆ ئەوی مسلمانان و بینەرانی خۆشەویست ئاگدار بن و بزانن چۆن ئەم ئادامەنە پارێزن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئاینی پیرۆزی ئیسلام وەک ئاینێکی گشتگیر و بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە وە لە پاش پێغەمبەریش صلی الله عليه وسلم تا دنیا تەواو بێتت ئاینی هەموو مرۆڤەکانە لەلایەن خواوە و پەروەردگارەوە بۆیە هەموو شتێکی بە جوانی بە ڕێکوپێکی بە تەواوی ڕوون کردووەت لەو بەشی عیباداتەکان و لە عیبادەتیشە کە شتێ هەموو مسلمانان یەکێنە بە عوزرێکی هەیە بەجێبێنێ ئەم مانگی ڕۆژ و ڕەمەزانەیە. مانگوی ڕۆژ و ڕەمەزان سونەتەکانی زۆرن ئەوەی کە جەنابەت پرسید دەربارەی لەکەیەوە ڕۆژوو بگرێ و ڕۆژ و چۆن بشکێنێ تەوان ڕۆژوو گرتن ئاەتەکە فمێ باسی ڕۆژووەکە ئافەرمێ ثم أتموا الصيام إلى الليل ولولا فلم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون والحاصل فمن من الفجر يعني لفجر وتو روجو أجري لفجر فجر شيء فجر أويك وكو نجي بعيني تعبي بالا بيوت فجري صادق دو فجر فجري كاذب هي كروج نابتو روناكي كروج نابتو فجري صادق عوابة كناري عسمان دي أو فجري صادقة لەوێەوە ئیتر ڕۆژ و گرتن دەست پێکە و نابێت خەڵشت بخوا ئیتر احتیاتەن عولەما ئەوە قسەی عولەما نەگەنی ئاەت و حەدیث بێ کەڵەن تۆزێک پێش کاتەکە ئینسان خۆی بگرێت و نەوەکو بکەوێتە کاتەکەەوە نەزانێت چکە وەکو زمانی پێش و ئەو سەردەمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەتی ئاژەون وەکو ئێستا نەبووم سەعات و وەسائل و شتان هەبێت بە کات و بە هەندێک دقیقترە یعنی سێ دقیقترە کابرا توان بڵێ لەو دەقاشت مەخۆ يعني دو دقيقة ما شد مخو كافية راست يعني لبروا أو يك يعني لكاتك وحسي بلام احتياطا إنسان شن دقيقة بيجا وأجر زور ضرور نبو خوي بقريتو الأخوان باش بالنسبة للروجوش كان شوا روجوش كاندن سنته كمغرب بو وتشو داهات وروج كوتايهات ثم أتم الصيام إلى الليل يعني كشو بسراحات بوني نيوجي مغرب بانجي مغرب شو دايت سنتەکە وا یەکسەر ڕۆژوو بشکێنی دوانەکەوی ئەوە یەک وە سنەتە کە ڕۆژکان ئەگەر هەبوو خۆرمای تازە بە خۆرمای تازە بیشکێنی پێغەمبەر فەرمی ئەگەر نەبوو بە خۆرمای وشک خۆرمای کۆن ئەگەر نەبوو بە چەند قومە ئاوێک ئەمە سنەتی ڕۆژوشکانەکەی وە سنەتی دوعاکردنی یەک ئینسان دوعا بکە کە خوای گەورە تەوفیقی داوە بۆ ئەو عیبادەتەوە بۆ ئەو پەرستشە و کە توانێت تێم عیبادەتەوە دوعایەکی کەشێک کە لە حەدیثی پێغەمبەر هاتووە سەحابەکردنەوە ئەوش سەرەتای ڕەمەزان دوعا بکە کە خوای گەورە بە ڕەمەزانی گەیاندووە و عمر و تەمەنی باقی بۆ کەوا توان گەشتوت ئەم ڕەمەزانە چونکە هەندێ فەضیلەت و گەورەی و لێخۆشبوون و پاداشی گەورە لە مانگی ڕەمەزان ڕۆژ و ڕەمەزانە هەیە لە کاتەکانی کاندیە لەبەرەوە گەر ئینسان خوای گەورە بەرەقەت بخاتە عمری و بگاتە مانگی ڕەمەزان ئەوە ینی بەڕاستی فەزلێکی گەوری لەگەڵا کردووە چاکەیەکی گەورە دەستگیری ئەبێ و بەنسیبی ئەبێ باش مامۆستا من پرسیارێکم بۆ دروست بوو ئەچەنە من باز لە ئادابەکانی بەربانگەکەین بەڵام ئەوەندەی بیستومانە لە مامۆسایانی بەڕێزی وکو جەنابتان مامۆسایانی ئاینی و لە فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم باز لەوا کرێ پارشێ و درەنگ بخەین نەک زوو بێ و
باسش لەوە کرێ کە بانگیدا زوو بەربانکەینەوە ئەم تەخیرکردنەی ئەو سەر و بۆ نزیک بانگ و ئەم زووشکانە ئەبێ هۆکارەکەی چی بێجە نایمەوەسا والله حکمتێکی عقلی کە ئینسان نەسیب بکە بۆیە کە ئینسان جاری وهەیە لە هەندێک فەسلی ساڵا ڕۆژ زۆر درێژە ڕاستە زۆر گەرمە زۆر ئەوەیە جەوێکی نائاساییە ئەگەر پارشێوەکە درەنگ بێ یعنی و کاتمانە تۆ مەسافەکە و کورت کردو تۆ لە باتە سعاتی پێش مەسلات پێش بانگ تۆ پەرشێ بکە یان نیو سعات پێش بانگ نه با نزیک بێتەوە لە مەسەلا 10 دقەی بمێنێ چارێکێکی بمێنێ 5 دقەی بمێنێ بۆ بانگ تۆ پارشێوەکە و تەواو بوو بی ینی لە حەدیث پێغەمبەر هاتوو سەحابەی گەفەرمی لەگەڵ پێغەمبەرە چەند شەوێک پێغەمبەری خوا ئیمامەتی تەراویحی کردو بۆ سەحابە ئەوە صحیح ئەو حەدیثە ئەفەرمێ ئەوە نەمان پێ ئەچوو ئەو 11 ڕکاتە خەریک بوو فریای پاشێو نەکەوی خەریک بوو فریای پاشێو نەکەوی جای سەی وایە 11 ڕکاتەکە ماشەڵڵا بە نیو سەعات ئەوە لەو سەریشۆ کە زوو بەربام بکەیت و هەر بۆ هەمان مەبەستە بۆ هەمان مەبەستە کەواکو ئینسان زۆر تەخیر نەبێ و ئینسان لەوانەیە جسمی زۆر هیلاک بوو بێ مەناعی دابەزی بێ لەبەرەوە زوو بەربام کاتۆ باشتر بۆی زیاتر مزعفات وش دروست نەبێت لەسەر جسمی و حکمەتەکەش لە عیبادەت پەرستشە گوێڕایەڵی خوایە دەی کابرا گوێڕایەڵەکەی کردووە ئیتر چەند لەو سەر و دواکەوێ و لەم سەرشۆ پێشکەوەی مەسافەکە درێژ نەبێتەوە ڕاستە و هەر تەنها مەبەست ئەوەیە عیبادەتکە ئەنجام بدە مامۆستا محەممەد کاک شەخواتی ئەو ماڵانەی کە خەڵکی بەتەمەنیان تایە دا پیرەمان با پیرەمان پورمان خاڵمان کە لەگەڵمان ناژین ئەزانی مامۆستا ئەوان زۆر زوو ینی پارشێوەکەن قەناعەتیان بەوە نییە کە بەلانی کەم و بە چارەک و بە 20 دقەش پێش بانگ حەزەرەکەن ینی زۆر زوو خۆی زۆر شتێ مامۆسانی بەڕێز برانی بەرە زۆر شتەیە لە کوردەواری خۆمانە ئیتوکو نەرید ماوەتۆ شەرعی نییە ئەمەرجیژ نییە بەڵگەی بەڵام جاری وای لە بابی احتیاتە لە بابی احتیاتە بەڕاستی خەڵکی کۆنەوەنە دیندار بوون نەتان بیست زۆر کە دەڵێن من چلێ هاوین بووە درەوم کردو بە ڕۆژ بووم دایانمانە کابرا زۆر دین قایم بووە یا ڕۆژ ئەوەنە درێژ بووە من هەر بە ڕۆژ و ڕۆژێکم لێ نەخواد یا لە ئەوەنە تەمەنی ئەوەنەوە من ڕۆژی مانگی ڕەمەزان من نەچووە بەڵام مەرجیژ نیە ینی ئێمە بە ئەوە بزانین عائشة فمن ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما فإن كان إثما كان أبعد الناس منه بيغمر يقول بين هردوش تكاسر بشكراية كامل آسان أوي هلا بجار أجر تعاون نبو أجر تعاون بو زور دور أبو لي معناها تو أما رازني هاشتي قرص بازان عبادك يقولي نخير واني لا تشنشتي دياري كراو أنا مثلا بيغمر دياري مثلا جهاد ناراحت أجري قولي ها هەندێ بابەتەیە کە خۆی هە طبیعەتی شەکە وایە قورسە بەڵام بە شێوەیەکی گشتی ئیسلام دینێکی ئاسانە و ما جعل عليكم في الدين من حرج يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ئەمە یاسای گشتین لە ئیسلامە ئەمە یاسای گشتین ئەمە لە باسی ڕۆژوە خوام ئاەتانە فەرمی کە باسی ڕۆژۆکەکە بۆ نەخۆش و بۆ مسافر قەیناکەنەیگرن و دواتر بیگرنەوە اینجا فەرمی يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ینی لە پاش ئەوانەوە ئەمە هاتووە لەبەرەوە ئاینی ئیسلام ئاینێکە لەگەڵ سروشتی ئینسانە بگونجێ لەگەڵ طبیعەتی سەلیمی ئینسانە بگونجێ و ئاینی ئیسلام ئاینێک نییە بۆ خاص هاتبێ طبعا ئەو شتانە باسێکن کابرا توانێ پێغەمبەری خوا خۆی صلی الله علیه وسلم دوو ڕۆژ سێ ڕۆژ بەبێ ڕۆژوشکان بە ڕۆژۆ کە پێوتێ ویسال بەڵام سەحابە کەوان کردو پێغەمبەری خوا نەهی لێکردن فەرموویەتی من وەکو ئێوە نیم ئێوە مەکەن ئەم دینە دینی خەواس نییە دینی عامە لەبەرەوە دینی عامە بێت تەکلیفەکەی وابێ بە عام بکرێ بە هەمووان بکرێ نابێت شتێک بێ بکەن هەندێک خەڵکی تایبەتی و زۆر هەڵبژاردە بکرێ قەیچێکە کابرایە بۆ خۆی مەسا حەزەکە عیبادەتی زۆر بکە حەزەکە نوێژی زۆر بکە حەزەکە ڕۆژی سونەتی زۆر بگرێ ئەوە بەڵام تۆ بێ سەرنج بدە ئەو ڕۆژوانەی لە ساڵا سونەتن ئەگەر بیشەی بیان ژمێری زۆر نییە یەک ڕۆژویان نەبێت کە ڕۆژین داودە ڕۆژێ بە ڕۆژووی ڕۆژێ بە ڕۆژوونەکە نایتر لەمانیەکە سێ ڕۆژ لە هەفتەیە شەمان و پێنج شەمان ئەیام البیض کە سێ ڕۆژ لە مانگەکە مانگ پڕە ئەوانی عاشورا و هەندێشتی تری تایە زۆر نین ینی کۆیان کەیتۆ لە چاو ساڵەکە ژمارەی زۆر نییە ئەمیشەوە گەینێ ئەسڵ ئەوەیە کە ئینسان بەشێکی ژیانی مەشغوڵ بێ بە عیبادەتەوە نەک هەمووی بەڵێ ماوەسەگەن باسی دینە کرد کە عوسریتیانە بەس هەندێک جار ئیسە بڵین بەتابەتی لە مانگی ڕەمەزانە ڕێی شەرع لە باری ئەوە چیە کە تۆ مادەم نوێژێکی وەکو تەراویح سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیسا هەندێک ماوەسا بڵین لە مزگەوتەکانە قورئانێکی زۆر خوێنن ئەمە عوسر نییە بۆ
هەندێک کەس کە ناتوانێت جزئی قورآن بخوێنێت دی مەجبوریش حەزی لە جەماعەتەکەیە هەرە بێ لەو مزگەوتە ئەو خوێن ئایا باشتر نییە کە کەم قورآن بخوێنرێ و خەڵکەکە هەمووی بتوانێت تەراویحەکە بکایە هەندێک پیر هەیە ناتوانێت بیکات خۆی ئەم عیبادەتانە مادەم سنەتە جارە تەراویح خۆی ئەسڵی تەراویح سنەتە فەرض نییە حتا پێغەمبەر خوا سێشەوە کردوێتی ساڵسەم دوای کاک شەوی چوارەم و دواتر چاوەڕوانێکردنەوە بەیانی فەرمی زانیم ئێوە هاتن خۆم بە عەمدی نهاتم بۆی نەوەکو بیکەم و فەرز بێ لەسەرتان دوای بۆتان نەکری هەناسێککە چەند پێغەمبەر خوا حیکمەتی بەخەشدا صلی الله علیه وسلم ئەمەش جەناب تەفەرمی فعلا ڕعایەتی مەئمومەکان پێویستە بەڵام با ئێمە دووشت بڵێ وەکو لە وەسەتێک لەو بێنا هەندێک مامۆسایە زۆر ئەخوێنێک کە خەڵکە تەحملی ناکە ینی مەئمومەکان ناڕەحەتە لە سەریان ئەوە شتێکی باش ناکە و مخالفی سنەتە ئیسە جزئی خوێنرێ بە زۆر شوێن ماوەسا ئەوە یەک یعنی پێغەمبەری خواوەتە کە کردوێتی و زۆری خوێندووە سێ شەو بووە و دواتر مەسلا سەحابەی تر کردویانە وارد نییە یەک جزئی خوێند بێ بەڵێ سنەت ئەگەر خەڵکەکە ڕازی بوو لەمای ژوا فەرمون لەما لە کتوبە فیقەکان ئەگەر مەئمومەکان محدود بوون چەند کەسێکی دیاری کراوە بوون یا گەڕێکێکن شوێنێک هەمویان ئینسانی گەنجن توانایان هەیە حەزیان لە عیبادەتی زۆرە قەیچێکە مەئمومەکان پێی رازین یا زۆرینیان پێی رازین قەیچێکە بەڵام زۆرینەی پێی ناڕازیە ناتوانێت نەخۆشیان هەیە مناڵیان هەیە ئافرەتە ئیشی هەیە نابێ مامۆستا هەر بۆچوونی خۆی ڕعایەت بۆچوونی مەئمومەکانش ڕعایەت پێغەمبەر خوا لە نوێژی فەرضا نەک سونەت معاذ کە نوێژەکەی درێژ کردوتەوە لە سەحیح بوخاریە کابراک ئیشی هەبوو باخی خورمای هەبوو ئاوی با وتی کە چووم نوێژم کرد بۆ بەیانی ئەو درێژی کردووە سەد ئایەتوانەی خوێنتم من نوێژەکەم نێتی جیابوونەوە مێنا نوێژەکەم کرد و دوای معاذ هەندێک قسە شتی پێڵێ ئەوش ئەچێ لای پێغەمبەر خوا شکاتی دێکا صلی الله علیه وسلم پێغەمبەر معاذ بانکە دوو سێ جارە فەرمێ ئەفەتانون ئەنتە تۆ خەڵک تووشی فیتنەکەی تۆ خەڵک ناڕەحەتەکەی تۆ خەڵک دووچاری مشکیلەکەی ئەگەرێکی لە ئێوە ئیمامەتی کرد بە ئاگای لیان بێن نەخۆشیان تایە پیریان تایە هەیەە ئیشی هەیە جاوتی ئەم سوورەتان هەندێک سوورەتی بۆ دەستنیشان کە لە جزمی عەمان هەندێک سوورەتی باسکردبووی وتی ئاوەکم سوورەتانە بخوێنە بۆی کورد دە ئەمە نوێژی فەرضە نوێژی فەرضە و پێغەمبەری خواش بە زۆر کات مەسا خۆی قورئان تیا خوێندووە بەڵام هەندێک جاریش سوورەتی کوتی شتێکتان پێ بڵێم کە زۆر سەیرە مەسلا پێغەمبەری خوا لە نوێژی مەغریب صلی الله علیه وسلم سوورەتی قاف هەمووی خوێندووە کە ئێمە قەت شتی وای ناکەی لە مەغریبە بەڵام زۆر جای سوورەتە کوتەکانی خوێندووە بە زۆری ئەمە جارێک بۆ قەوسەکە فەرمی خوێنوێتی ینی لە ئیمامەتە بەڵێ سەحابەیەک کە باوەڕی نەهێناوەیەت بۆ فیدای ئەسرای بەدر ئەڵێ کە من چوم لە نوێژی مەغریبە و سوورەتی قافیە خوێن ئەن ڕاویەکەی ئەو ڕاوێ جاوش بابەتێکی علمی حەدیث ئایا ئەگەرێکێ بە کافری حەدیثی وەرگی دوای بە موسڵمانی توانێت بیگێڕێتەوە بەڵێ ئەم پیاوە کافر بۆ کاتەم حەدیثی گوێ لێبوو دوای موسڵمانە بێگێڕێتەوە یعنی قسەی کافرێک ماوەسا وەرەگیرێ کە موسڵمان بووە لەو کاتە کافر بووە بەس مادە موسڵمان بە درۆ ناکە کابرا کە ئیمانی زۆر باشە ماوەسا بێنەوە سەر بابەتەکەی خۆمان ئێستا جەنابەت باست لەوە کرد بە یەکەم زوو دووهەم بە چەندەنکێک خورمایان بە ئاو ئادابەکانی دیکە چین بۆ ئیفتار بۆ ڕۆژ و شکاندن بەڕاست ئەوەی کە ئیسلام ئاماژەی پێکرد وەڵاهی زۆرن ئادابەکان مەسا لەوانە سونەتە ئینسان هەتا کرا لەگەڵ خەڵکی ترا ئیفتار بکە بە تەنها نەیکە چکە فەرمێت کەسێ بەربانگ بۆ ڕۆژوانێ بکاتەوە ئەو بەقە ئەو ئەجریەکە بێ ئەوە لە ئەجری ئەو کەم بێت سونەتە خەڵک نوێژەکان لە مزگەوت تا بکە ینی خەڵک گوانێ بەوەی خواردن و شتەکەەوە بچێت لە ماڵای ئین بکە مەگەر مزگەوتەکە نزیک بێ فریاکەوێ ینی لە ماڵا بە ئیسراحەت بەربانگەکەی بکە و ئەوش وا بێ مزگەوتەکە ینی پەلەپەلی تیانە بێنی بەڕاستی سە مزگەوتەکان ئێمە تا ئەنازێت تۆزێ پەلەپەلی پێوە دیارە لە ڕەمەزانانە خواردنەکە خورماکە وەکوتمان خورمای تازە بێ و ژمارەکەی تاک بێ وەگەر خورمای تازە نەبوو خورمای تر کە وشک بووە تۆ وەگەرەوە نەبوو ئاو وەشتی تریش دروستە مەسەکە برا بە شیرینەکەی کا بچ بەڵام ئەوانە بۆیە لەوانەیە لە ڕووی علمی و بەتاتی خورماکەینی هەبێ وەکوڵێ گرنگی خۆی هەبێ حکمەتی خۆی تاوێت کە جسم ئەو تاقەشتەی سەرفی کردووە زوویەتەوە جێ ئاوەکەش زۆر جا خەڵک کە بە ڕۆژوو بێ زۆرتر ئاو لە جسمیان کەمە بێتەوە ئەگەر ئەو پەرداخەنی و پەرداخ ئاوە بخوا لەوانەیە جسمی زۆر بێتەوە حاڵی تەبیعی خۆی ئەوەیە ئەگەر خەڵک خواردنی دروست کرد مەساوەکو وڵە دوای مەغریبەوانە ینی سونەتە خەڵکی تەرگی بەتاتی فەقیر و هەژاری بۆ دعوەتکە و پەلە نەکا لە ڕۆژەکانە نەوەکو بانگ نەبوو بێ عەفو ینی مەغریب نەبوو بێ وەکو
پەلەکردن سنەتە زیاو پەلەکردنیش کە بکەوێتە ڕۆژە ئەوش خەتەرە شکڵە جارێکیان سەدەمی پێمەرە سەسم هەور بوو ڕۆژێشکەن دوایشکان دوای خۆر دەرکەوت ینی لە نزیکی خۆراوا بوو نبوو ویان زانین کە هەور بووتیان بەخوا تازە خۆر ئاوا بوو بەڵام دوای هەورەکە نەما لەبەرەوە لە کاتی ئاواش ئەوە ژێکەکە لە سونەتەکان لە کاتی هەور و هەڵاوشتا مەگەر و کووتمان ئێستا ئێمە تەوقیتەکە دیارە ئەگەر نا احتیات پێویستە بۆ ئەو شوێنانەکەەوە سعاتی پێێ شتێکی پێێ وەسیلەیەکی پێێنێ کاتەکە پێ بزانێت بەڵام کاتەکە بزانێت ئەو مشکلانە نییە لە کاتی بانگی بەیانە ماوەسا دروستە نان بخۆیت شت خۆیت بانگ با نابێ مەگەر لە حەدیث هاتە پێغەمبەر من لقمەی لە دەمیا بۆ قوتی دابی خوا هەر بە عەمدی بیخاتەوە هەندێک وا بیستمەندێ برادەر دەڵێن خەیچەکە باینی شابی خۆی تا دنیا ڕووناکە بێنە خێوانی وڵا ئەو گرنگ بوو ینی مامۆستاکە کەسێک بەهۆی دواکەوتنیەوە بەهۆی نەزانی و هەر شتێکەوە بێ پارێ لە دەمیایەتی بانگی بەیانی ئەدا ئەم پارۆ دەرنەکاتەوە تازەوە بخوا ئەوە لە دەمیایەتی بیخۆ تا بانگ کردە بەڵام نابێ ئەو بانگیدا ئاو بخوا ئەزانێ بانگا بەڵام شتێک لە دەمیایەتی لەو کاتەوە لە دەمیایەتی لەوانێ شتێ بکە بخنکێ وەسێ بکە لەوانێ تووشی یحرەت بێ ئەو حەدیث پێغەمبەری لەسەر ساڵ ئەو ئاماژە بە شتێک کرد زۆر گرنگە ئەفەرمێ سەحابی پێ سەڵام 6 مانگ پێش مانگی ڕەمەزان دوعایانە کرد اللهم بلغنا ڕەمەضان کەواتە نیعمەتێکی زۆر گەورەیە زۆر ئێمە چۆن شکری بکەین کاوا گەشتوین وڵای من حەزم کرد هەند ئەو خاڵە باسکەم لای من گرنگتر بوو کە ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین بەڵێ یعنی ڕەمەزان لەبەرەوە مانکی گەورەیە لەبەرەوە تەنامانێکە خوا نسبەتی داوە لە خۆی وە تەنامانێکە کە قورئانی تیان نازڵ بووە لەبەر کۆمەڵە تایبەتمەندی ئێمە کۆمەڵە شتی تیا بکەین باش یەکەم زۆر خۆشحاڵ بین بە هاتنی مانگەکە نەکی وایەڵێ ئای برایان ڕەمەزان هایت چۆن نجاتمان بێ زۆر خۆشحاڵ بێت چونکە من نیعمەتێکی گەورەی خوایە ڕاستە لە حدیثێکی پێغەمبەر هاتووە سەڵسەمە فەرمێ دوو پیاو پێکۆ بوون باسی کرد فەرمی یەکێکیان زۆر ئەجری گەورە بوو خەڵکی شتان ئەی پێمە ئەویان زۆر عابید بوو زۆر وا بوو زۆر وا بووتی نا ئەمیان دوای ئەو بە ساڵێ مردووە ڕەمەزانی تێکەوتووە نوێژی زیاتری کردووە ڕۆژوی زیاتری کردووە مر باقی بوون مهمە ئەوە یەک دوو تەوبەیەکی چاکی نەسوحی باشی لێ بکەی بەڕاستی ئینسان بگەڕێتەوە بۆ لای ڕاستە تەوبەی نەسوح چییە ماوەسا وەڵای تەوبەی نەسوح یعنی تەوبەیەکی ڕاست و دروستت لە هەموو شتێک هەرچی حەقی خوایە تایە جێبەجێ بکەی هەرچی حەقی بەشەرەکانە بیدەیتەوە بینی خۆتوخوا نەگەڕێتەوە سەر ئەو تاوانە و عەزم و جەزم بێ ئیتر بەڕاست ئەمجار لەو دینداریە ئەوە تەوبەی نەسوحە لە دڵ تۆ بێ نەک هەر سەرزارێکی و خۆت و خەڵک بخەڵەتێنی ئەوە تەوبەی نەسوحە نەکوروتەنی بڵێ هزار گوناح و یەکتەوە بکر ئەماکەم دەی تەوبێکیش بە دوایەکەمەوە هەر لێرە ئیسە تەوبەکی دڵی لێ با بۆ گوناهەکە لێرە ئەبێ وازە گوناهەکە بێنی ئەبێ نێتی بێ نەگەڕێتۆ سەری ئەبێ حەقی خەڵکی لابوو بیتۆ ئەبێ ڕاستکەی لە تەوبەکەتا ئەبێ دوعای تەوفیق بکەی کە خوا تەوفیقە بە ئەبێت چاکە بکەی بە دوای گوناهەکە زۆر لەو ئاەتەنە باسی تەوبەکە ئەفەرمێ دوایەکە عەمەلی ساڵحەکەن بە دوایە ڕاستە تابوا وبينوا وأصلحوا ئەنجا ئیسیعدادی نەفسی و ڕۆحی وەرگری بۆ پێشوازی دەومانە یعنی لە ناختوە لە دڵ تۆ لە دەروون تۆ پێت خۆش پێم ڕەمەزانە هاتووە شەڵا عیبادەتی چاکی تیاکەم لە نوێژ لە تاعەت لە ڕۆژوو لە قورئان خوێندن لە سەداقە لە هەموو شتێ عەزەتی خەڵک نادەم غەیبەت ناکەم نەزەر ناکەم یعنی لە هەم بار دووبارەکە ئەنجامدانی عیبادەت بە فەرز و سونەتیوە خۆپاراستن لە گونا بە حرام و مەکروهیەوە ئەنجا خاڵێکی تر مامۆستا با لەسەر ئەوە پرسیارێکە لێکم ئەگەر یەکێک مسلمانێک ئەوە لەسەر دڵی بڵم قورس بوو یا با بڵین زۆر ئەها بە ڕێحابی سەدر و پێشوازی لە ڕەمەزان نەکرد کەسێکی مسلمانیشە ئەهلی نوێژ و ڕۆژوشە ماوەسە شەفاتح ئەمە ئەبێ بەڕاز لە ئیمانی خۆی بترسێ نا بەس باش نییە باش نییە تۆ ئەگەر مسلمانی ئەبێ بە ئەنجامدانی عیبادەت و پێش هاتنی عیبادەت خۆشحاڵ بی ئەها پێغەمبەری خوا فەرموو بە بیلال ئەریحنا بها یعنی ئەڵێ خەفەتێکی بوای بە بچین ناو نوێژە و ئیسراحەت بکەین ئەبێ ئینسان وا بێ نابێ بڵێ چۆن ئەم هەموو نوێژە زۆر لە کۆڵمان ناوێتەوە چۆن لە کۆڵی خۆمانی کردن نوێژێکی نوێژێکمان نەکە نوێژێکی تر هاتووە نابێ وا بێ سەبەبەکەی بەشێک سەبەبەکەی بەڵێ بەشێکشی ئەوە نییە کە ئێمە زۆر جار
يعني پێداگریکی زۆر لە مەسائلی فقهی لە خلافاتی فقهی نا، دۆستانەکەین ئێمە- ڕۆحی نوێژ مەوەساکە ئێمە نەچون ئێمە سەمانە باس ماگرێکی فیق نییە هەمووی ڕۆحیات بوو با کابرا پێشوازی لە ڕەمەزانکە ئەمە باسی فیق نییە کابرا ئیسعدادی نەفسی و ئیمانی وەرگێ بۆ قەزەکە کابرا خۆشحاڵ بێ بەهاتنی ڕەمەزان کابرا پێش ڕەمەزان ئەمە خاڵێکی گرنگە پێش ڕەمەزان نەخشە و پلانێکی بێت چۆن پێشوازی لەم ڕەمەزان و مانی عیبادەتەکە یعنی هەروە ئەشوای نەچێتە ناوی کاکە ئەمە ئەوە نە قورئان بخوێنم ئەمە من دەورێ لە دەورێکی علمیا بەشداری بکەم ئەمەوێ بە قورئان خوێندنەوەکەوە چاک نایزانم لەگەڵ مامۆستاکە پێیا بچمەوە ئەمەوێ هەرچەنە توانم بوو سەدەقە و ماڵبەخشین بکەم ئەمەیە کۆمەڵی فەقیر و هەژار و من حجارێ هەر ئێوارێ نەفرێ و دوان و سیانە دعوت کەم یاشتیان بۆ بەرم بۆ ماڵەوە ئەوانەیە نەخشەیەک و پلانێکی جوان لە مێشتا هەبێ ئەگەر بچووکیش بێ بۆی تۆ هەروە نەکەوتە ناومانگەکە کە هیچ ئامادەکاریەک و تەختیت و نەخشە و پلانێکت نییە بووی ئەوە خاڵێکی گرنگە خاڵێکی تر تۆ بڕیار بدەیت لەم مانگە گۆڕانکاری بەسەر قوتابێن هەروان ئەینی من بەڕاستی زۆر جار لای نوێژ خوێنەکانی خۆشمان لە زۆر شوێن باسم کردوتمە زۆربەی مسلمانی ئەم سەردەمە بە خۆشمانەوە کە گۆڕانکاری تێمان نابێ ئێمە هەروە شتە بیسین و ئیتر ئەڕۆین بەلایە یان تۆ تەسەوور کە مامۆسایەک لە ساڵێکە بەلای کەمەوە هەر وتارەکانی جومعە 52 وتارەدا باش ئەم 52 وتارە ئەگەر 52 هەڵی پێڕاست کرایەت و زانین چەنە گۆڕانکاری لەو خەڵکا ڕوویەدا ئەگەر 52 شتی چاکە مامۆسا باسێکە خەڵک جێبەجێ کردایە لە سونەت لە فەرز زانین چەنە گۆڕان سێرەکەی بۆ نمونە مزگەوتێک هەیە دیاردێکی ناشەرعی تایە ناڕێکی تایە چەندین جار باس کراوە هەر چارەسەر نەبوو مانای ئیسفادە ناکرێت لە وتارەکە چەندین فەرمودەم بیستووە سەحابە ئیگەڕنەوە رضي الله عنهم کێک جار پێمە شتێکی فەرمووە ئەڵێ ئیتر من ئەو شتەم نەکردو ئیتر من ئاوانانم خواردەوە کە فەرمیدی ئیتر من ئەو لەفزەم دووبارە نەکردوەوە کە هەڵە بووە ئیتر من ئەو عیباتەم وازیە نەهێناو کە پێغەمبەر تەشریعی کردووی بە یەک جار مامۆستا با پرسێکی جدی لەسەر ئەمە بکەم جەنابەت مامۆستای تو لە مزگەوت هەیە و خەڵکێکی باش لە بەرەسایە هەر بەڕاست ئەمە سوچی مامۆستاکانیشی تێدایە قسەکانیان لە دڵەوە بۆ دڵنیە یان خەتای خەڵکەکە هیچ ناچێت ئینسانە بێ بە دوایە بگەڕێ بە دوایە بگەڕێ ئیلەتەکە بدۆزێتەوە خەتا هەر نەدا بەسەر خەڵکە جاریوە خەتای گەورە لە منی مامۆسایە نیەتم پاک نییە مخلیص نیم چینیم ئەوێ بە خۆما بچوو جاریوەشە مامۆساکە باشە مامۆسایکی چاکە هیچ عیبی نییە هەموو کەس شهادەتی سەلاح و دین و هەموو شتێکی وەدا کەچی هەر وەزعەکەوە جاری واشەیە هەردووشیان تۆ بڵێ خەتاواری گەورە نین دنیا و زروف و مادیات و مەشاکیلی دنیا ئەوانە وای کوتر کابرا بۆ نمونە دووسێ مانگە مەعاشی وەرنەگرت پێتر مێشکیش ناکات مەعیزەی بکەی شت وەرناگرێت ئیستعدادی نەفسی نییە ئیستیقبالەکەی نییە جیازی وەرگرتنەکەی هیچ ناکە ڕاستە لەبەرەوە هەرەوە بەس نێتەوە بە ئەندێک ڕۆتینیات و شەکلیات باسکەی پاشان یەکێکی تر لەوانە کە ئەمە مامۆساوەتی زەڕورە خەڵک لە ئەحکامی شەرعی پەیوەست بە ڕەمەزان و مانگی ڕەمەزان شارەزای بەداخەوە ئێمەی مامۆسا زۆر جار بەکوڵ لەوە چێت تۆزە جاری باشێ بێزار ببین پرسیاری وایە 100 جارەکرێتەوە پرسیاری وایە هەموو ساڵە چەندین جارەکرێتەوە ئەوە سەرفیتە چۆنە مامۆسا ئەوە چۆن بیدەین ئەوە لە چیەبی ئەوە کورە مامۆسا ئەگەر خەڵک وەڵی مناڵێک جارێک فێری ژمارەیەکەین هەموو جار ناڵێ ئەوە ژمارەیەک و یەک چەند چۆن دووەکە یەک و یەک گەزانێت دووەکە ئەمەش زەڕورە خەڵک ئەگەر بە دەورەیەکی کەمیش بە چەند ڕۆژێک مامۆساکان یا تەلەڤیزیۆن یا بەرنامە کەناڵەکانی ڕاگەیاندن بەنووسین بێ بە باسکردن بێ بە کورتی هەر جارێک بڕگەیەک لە بڕگەکانی ئەحکامی فیقی باسکەن بۆی خەڵک بە چاڕوون بێ وەکوتم خەڵک جاری وایە داڵغەی هەیە مشکیلەی هەیە خەفەتی هەیە لەوانەیە لە بیری چوو بێتەوە ئێمە نابێ بێزار بین لە پرسیاری خەڵگەنی جاری وایە فەقیرە بەخوای وایە مەسا جاری وایە تەلەفۆنی کرد مامۆستا بەخوا من شوانێکم بەو دەشت و شتەوە ڕۆژوەگرم ئەوە چۆنە ئەوە چییە ئێ کابرا بەو شاخەوەی ڕۆژوەگرێ بێ من مەمنونی بم پیاوێکی نەخوێنەواری گەنجێکی فەقیر ئاوا عیبادەتەکە جوان بەڵێ وەکوتم گرنگی مانگەکەش لەوایە قرآن فمن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبين يعني بماني قرآن نايبرتو بماني كقرآن كبرنامج بشر ودستوري بشر لا ينخواوا بو قولتين بيغمر بو قولتين أمت لما انقاتوا تخواروا ڕاستە يعني أوش براسي قولي أو ما انقاقين أبي إما بزاين لتشي أجين باشان
عیبادەت تەیە گەورەیە یعنی پیامبەر خوا فەرمێ مسلمان لە ڕەمەزان هەموو مسلمانە دوعای گیرایە دوعای گیرابوون هەیە لە ڕەمەزان بۆ مسلمان بە تایبەتی لە کاتی بەربانکانە یەکێ لەو شتانە لە بیرمان چوو باسکەین دوعاکردنە دوعا پێش بەربان يعني بحديث في غمار بنص صحيح حديث في غمار صلى الله عليه وسلم عتوفني دعاء الصائم لكات إفطار قبوله باوك بو من الله كان من الله بيني خوانه جنومرت أو باشان عبادك أجري قولة تلبي يعني في غمار خواف مي أخوائي قولة فمي لحزيك الصوم لي وأن أجزي الرجوع هي منه وهر من جتو عن بعداشي بمو دي لتشنشتي كما أخوائي قولة ما يفرموه معناها الرجوع زور قولة زان بو رجوع كابرا تواني وانا خواست دروب كاولي بروج شو بيني خوي خوا بروج نبي خلق اتواني لخلقي بشاريته بروج بتزي وانا عند خوا بتزي وش خوا بلعم كبروج وبراسي هل براسي بروج بويا خوي يقولف مي تشنشتي جواز كدوك اجري بغير حسابي هيك لو انا الرجوع دەست خۆش بە مسەجان حەزمانەکە زیاتر لە خزمەتا بین ئەزانم هەکبی جەناب زیاتریش تایە و زیاتری بڵێ بەڵام ئەوزام لەوە زیاتریش کات دەرفەتمان نایە انشاءالله بۆ ئێوارەکانی دیکە و بۆ دەرفەتێکە لە خزمەتا بین زۆر سپاس پاداشتان باتۆ من خوا بەخێر بێ بێژ ڕۆژێ و دوێتمان مسلمانان سوودیان لێ بینی انشاءالله زۆر بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی سپاس بووی کە لەم تەوەرێ لە گوڵستان لەگەڵ مابوویت حەزتان بات زۆر سپاس دەکەین طبعا کاکدانا ئێمام ساڵ لە خزمەت برای ئازوو خۆشەویستمان شێفیارە زۆر سپاس و پار لە خزمەت شێف نەریمان شێف نەریمان هەواڵی چۆنە شێف نەریمان شێف نەریمان زۆر باشە وەڵڵا هەواڵی هەموو لایەکی پرسی سڵاو ڕزمانەوێ چای ماجەکەن سپار تۆژێک دوو جارێک دەرکەوتی وە دوو بەرنامەی هاتم نازانم ئەم ساڵ ئەو بەتەمایە دەرکەوێ والله ئەم دەورە بینە ئەگەری هەیە خۆڵقگەی باشە شێف دیار با مامۆستا شەفاتە بچێتە لای بابەتەکان بەس من حەزەکەم پرسیار لەسەر شتێ لێکم چکەمە بەرنمەیەکمان کرد لە پەیام و دەنگدانەوە شێ مامۆستا شەفاتە تا چەند شێف دیار ئەم با بڵین منجەڵ و کەلوپەلانی بەکارهێنین لە چەقۆکانەوە لەو دەفرانیتیان ناخۆی مامۆستا شەفاتە تا چەند پێویستە ئەم شتانە کوالێتی بن شتێکی باش بن نەک شتی خراپ و کوالێتی نزم بێ بۆ تەندروستیمان ئەم خواردنە چەند تەندروستی مامۆستا شەفاتە ئەگەر لە دەفرێک لە منجەڵێک لە تاوەیەکی کوالێتی خراپە ئامادە بکرێت تووشی زەرە دەبین تۆ ئەمانە قسەت چێ لەسەری خۆی بزابە دەبێ کوالەتی ئەو منجەڵ و ئەو تیڤڵانە یان ئەو تاوانی بەکارهێنی ئەبێ بزانی چۆن و چۆن نییە هاین زۆر کات زۆر شۆن بینە چکو خۆم بەکاری نایانم زۆر شۆن بینیمە سێرێک لەناوە لەزگی لێدراوە خراپە بۆ یاغێن لێ کردووە کە تو خۆ سەراگرەکە و بڕێک بۆنی گێتووە هەندێک زار تێکە خواردنەکە بێ هەر هاسیشی بێ ناکەی توازانی دەمانێت تێکردو نازانی تۆ ئەم هێنە بەکارێنیت بەڵێ دارە دار باشترەوە هەیە ئافرەتی وایە بووی کە ئەم تیڤاڵی بە حساب نەڕوشێ کەوچکێکی پلاستیک بەکارێنێ پلاستیک شەبێت پلاستیکی هەیە ئەویش کوالێتی خراپە ئەسڵا لەگەڵ ئەتوێتەوە دیسانە ئەوش سلیکۆن نمادەیەک زۆر باشە بۆ مەجەڵانە زۆر گونجاوە ینی کەوگیری دار زۆر باشە بۆ زۆر باشە مشکلە دروست ناکە کەوگیرگی دار هیچ مشکلەی دروست ناکە بەڵام ئەگەر بە حاڵەت هەیە بڕونە تاوەیەک شتێ ڕۆنێ بقرچێنی بەکاری بێنی هەندێک جار ڕەشە بێتەوە بێت زوو بگۆڕێ بەڵام ئازم پاکتەمیزی ئەم زیاتر ئەبێ لەبەر چاوگیرە چونکە ئەمەها تەختێ ئەو تەختی قەساب وایە ئافر تەختی قەسابیش تەمان بۆ برا قەسابەکانمان زۆر زەرورە بەڕاستی حەزەکەم یەک شت بڵێم کاکدانا لەسەر جار هەبوو چوومەتە لای قەسابێک کە تەختەکەیم بینیوە زۆر پاک و تەمیز بووە چوومە تۆ بۆ شوێنە نی گرنگ نییە زۆر جار تۆ گۆشتەکەش هەتا کوالێتێکی زۆر باش نەبێ زۆر بڵین جوانیش نەبێ بەڵام پاک و تەمیزی شوێنەکە زۆر گرنگە ئێستا خەڵک زۆر چاوی لەسەر پاک و تەمیزیە کاک دیاری ینی هەتا لە ناخواردنە لە خواردنە لە دکتۆرە لە پزیشکە تۆچی بۆ لای دکتۆرێکی دان ینی ئەگەر دیقەت بەی زۆر سەرنجە خەیتە سەر هینەکەی سەر پاک و تەمیزی شوێنەکە ئینجاشتەوە نۆرینگەکەی وایە وڵات چاوەڕێ بوون کەوتە لای قەسەبانێک کە پاک و تەمیزە تو ناگە چوروێ گۆشت بە تەماویلانێ بڵێ 30 کیلۆ گۆشتم بەرێ بێنە سەر خواردنەکەم بە سەریعیان ناسەینەوە جەنابەت لەگەڵ شێف دیارە بزانین چی کردووە نیە بەڵێ بە سەریعی چکۆی وازام میوانە بەڵێ لەبەر ئەوواڵم بە هەمی بە نیستکێنە دەستی پێ کردووە باشە ئەمە بە شێوازی کوردانی باکوور درسم بە دۆشای تەماتە و
جاترە و نعنایە سوبە بەڵێ بەڵێ مەشە هەر بە عادەتی خۆمانی کورداواری خۆمان بەزەری دروست کردووە وڵا جا نازانم خەلەلێکی تەکنیکی هەیە ئەمڕۆ کامێرەی سەرینەکەمان ئیش ناکە ئەوە بزانم کاگەرکان هین نابێ ئەتوانین کاگەرکان هیچ بۆمان ئەوە بکەی ئەم سوبە ئەمەی کوردانی ینی ئەم سوبەی باکوور بەڵێ باشووری خۆتوانە بەڵێ ئێستا فێر بن هەمانی خۆی ئەی ئەوەی تریان ئەوتیان هەر نیسکەنەکەی نسکێنێکی خۆمانە بە شێوازی خۆیان دروستم کردو و لەگەڵ زەڵاتەیەک بە نیسکی پانی کاڵن بەڵێ ئەو زەڵاتەیە بە بیبەری ئەلوان و پیاز و تەماتە و ماسی سنگی ماسی ئەم پیازە زۆر جار گرفتمان بۆ دروست ناکەم بۆ دەموشک بوونەوە هەم بۆ ئەوانی کە بۆ تەراوی حەچین مامۆستا شێخ فاتیح ئەمە گرفت دروست ناکە بەڕاست ڕاستە بەڵام ئەوە دقەتیبەی جاتری زۆر ئازاد وڵاوی بۆ چارەسەرکردن ئەمان وت باکووریەوەنیە ئەمە باکووریەکەی ئەوە نیسکەنەکەی خۆمانە ئەوە زەڵاتەکەی بە ئەمەلا بەرم ئەوە زەڵاتەکەی ئەمە جاتری زۆرتیایە جاتری زۆرتیان بەڵێ ینی لاوچی کەمتر بۆنی دەمی شەگەر بێت زۆر بەکەمی زۆر باش جا ئێمە وردە دەین وڵات بابچینە لای تەوری حەزوایە مامۆستا بڕۆین ئەم جارش بنام میوانەکە ئەهێنم مامۆستا زۆر باش لە دەرگاکەەوە گەل لە دەرگاکەی ترەوە نەیهێنن هەر لە پەنجەرەوە تۆبی تۆ خەی ناکە مامۆستا هەر لە دەرگاوە بێ باشە لە پەنجەرەوە نێن میوانەکانمانە با بچم ئەم جارش مامۆستا یا ئەڵڵا فەرموو ڕزگار خان عليك السلام عليكم السلام بخير بيا اخوا فرمو رزق خان بخير بخير بيا اخوا يا اخوا بخير بي فرمو شلون كان ما نقول ما مصاجن رزق كان بخير بيت تندرستي بخير بيا اخوا دمك انا مديويت والله من زور تو شلوني باشي الحمد لله خالي هم لا باش نشكر بخير بين يا اخوا باش ما يا اخوا بخير بين يا ربي سلام كروك شو نوو بوكو زاوا هم لا باش نشكر خد شوني لەگەڵ تەندروستی و نەخۆشی و بێنەوە سپاس بۆ خوای گەورە باشین تاواز بین باش حاجر زگار تەمەنێکە ئیناسم و لە خزمەتی ئەوین خۆی گەورە خێر بە یاخوا خۆشحاڵین زۆر زۆر حاجر زگار ئەرکو کاری بڵین خانمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە طبعا ئێستا جیاوازە لە 10 ساڵ پێش ئێستا ڕاست 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا هەر زۆر جیاواز بووە ئەگەر جناب شتێکە بیر بێ هی دە 5 ساڵە 20 ساڵە پێش ئێستا باسێکی ئەرک و هینەکانی ئەو کاتەمان بۆ بکەین جابشی لەسەر باسی ئەمڕۆ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين پیرۆزبایی خۆم ڕاگەێنم بۆ جەمیعی مسلمانان لە هەر شوێنێکن لەم جیهانەیە خی گەورە مانگی ڕەمەزانمان لێ پیرۆزکە و بێتە مایل هیدایەت بۆ گەنجەکانمان وڵا تەوان مامۆستاگیان ئێمە زەمانێکە سوپاس بۆ خی گەورە لەگەڵ ڕەمەزانە برایەتی و دۆستایەتیمان بەقووەتە الحەمدولله بەپی عادەت و تەقالیدی ڕۆژگاریش لەگەڵیان ڕۆشتین سپاس بۆ خی گەورە تەبعاً 15 ساڵ پێش ئێستا فەرقی زۆر بووە هەتاوەکو ئێستا ئەو کات ینی وەکو ئێستا خوارد و چێشت و نان وەک ئێستا نەبوو ینی هەر شتێک ئامادە بووایە ئەوە تایبەتی ساڵەکانی گرانیە لە نەوەتەکانە بە تایبەتی ئیتر زۆر شت نەبوو بەس سپاس بۆ خی گەورە بەڕێشمان کردو الحەمدولله ئیتر بە چێشتە کوردەواریەکان هەر وەگەڵی خۆماڵین ساوەر و گەنمونۆک و ئیتر نەمان پرسیۆ ئەمە ڕەمەزانە و با چێشتی تایبەتی بۆ لێنین تایبەتمان نەبووە چی خی گەورە داوێتی ئەومان خواردووە مناڵیش هەمووی وەکو ئێمە خواردویانە ئەجە خەریب ئەوڵم حاجر ڕزگار ئێستا جاری وایە مامۆستا شێخ فاتیح سفرەکە ڕازاوەتەوە ئەنواع جۆری گۆشت و کوڕە برنج و شلە دانراوە جاریوە مناڵ نایخوا هەندێک یاش لە ناخوا یا کەمێکی لێخوا هەر بەڕاست لە سەردەمی ئێوەیە لە سەردەمی گەنجی ئێوەیە لە سەردەمی مناڵی ئێوەیە کاتێک دایک و باوکتان خواردنێکی ئامادا کرد کەس بووی هەبوو بڵێ ئەوە ئەخۆم ئەوە ناخۆم ئەمان ناخۆم ئەوە ئەخۆم شتیوە هەبوویان وڵا کاکدانا لەوانێن بڵم خۆم لیانم خواردە لەسەری کەوتمە نایخۆم یا ئەی خۆیانان خواردن هەر ئەوە هەیە آخری سەبەتیلەکەی ئێستا جبسێ ڕاستە ئەندۆمی برا وەڵام مناڵ ئێستا ئەوە نازان ئەنجا بە دەری مامۆستا فەرمێ ئەوە نە خواردنی تر هەیە حەزیان ناچێت سەر ئەو خواردنە تەعامە خۆشە ئێمە ئەو کات بە ئاواتی ئەوین کە خواردنێکی خۆشە بێ لەسەر سفرەکە چی بوو ئەو خواردنە خۆشەی کە زوو لە سەردەمی کچێتی جەنابتا لە سەردەمی لاوێتی جەنابتا ینی خواخواتان بوو مشتاق بوون ئەم ئێوارەیە ئەو خواردنەتان هەبێت وڵی بە تایبەت زۆر حەزمان لە برنج بوو کە زۆر کەم هەبوو
ئیتر شلەکان هەرچێ وایە پێشکر بووین بەس برنجی لەگەڵا بووە ینی ئەوەش نەبوو یعنی ئەوە گۆشت هەر هەفتە ئەوە پێنجشەمان ئیتر زۆر دڵمان بەوە خۆش بوو کە ئەمڕۆ چوارشەمە بۆ بەیانی پێنجشەمەیە سەری گۆشتمانە یعنی وەگەوە نەبوو ئێستا هەموو ڕۆژێک خوانێ بڕۆ گۆشتێ بڕۆ ئێستا هەفتەیەکی ماوە بە ڕەمەزان سەلاجەم دەمیلیان پڕکردن لە گۆشت و ئەو کات ینی چاوەڕێ ئەوە بووین پێنجشەمە بێت و کیلۆی گۆشتمان بۆ لێ بندرێ ئێستا ئەم هەموو تەعامە خۆشە هەیە مناڵ پێ رازی نییە ڕاستە خۆی کەمیەکە دەوری هەبووە کەم بووە و کاتە خواردن کەم بووە لەبەرەوە مناڵ جاشتی تر نەبوو لە دەرەوە دوکان شتی کوایتیان نەبوو بە تایبەتی لە لادەکانە دوکانیشیان نەبوو بێ زۆر بەڵێ پارە خەرجکردن نەبوومەگەر هەش بواە دەخیلیان بۆ دانابووین ئەگەر جارێک لە جاران پارێکمان وەرگرتایە دەخیلیان بەدانێ بیکەنە دەخیلەکەەوە ئەی حەجی ڕزگار ئێستا کە زۆرترین خواردنی برنجە تا خەڵکیش بەهۆی قەڵەوی و تووشیان زۆرترین یا باوترین ئەو خواردانەی زوو لە سەردەمی ئێوەیە ئەخورا چی بوو؟ وڵی بە زۆری ساوەر بوو ئیتر ترخێنە بوو لە کاتی خۆیان لە جەوی خۆیان ئیتر گەنمونۆک و قەرەخەرمانش کەم بوو قەرەخەرمان زۆر گران بوو نەکرا بە هەموو کەس ناکران ئەگەر کەسێک قەرەخەرمانی بکرێەوەی زانین کیلۆ گۆشتی کڕیەوە ئێستا هەرزانە ئێستا ئەوانە بەڵام ئەو کات ناوەڵا زۆر گران بوو ڕاستە پارچیان چیتان نەخوارد حاجی وڵی پارشێوان بە پێی بڵین جەوەکە بوو ئەگەر هاوینان بواە ئیتر باشتی سوکە بخۆین لەبەرتینوێتی یا نان و ماستێک بوو یا بڵین نان و خەیارێک بوو یا نان و تەماتێک بوو لەبەر تینوێتی لە بڵین لە وەرزی زستانیشە ئێوارە هەرچێکمان هەو بێ خی گەورە یابێتی پارشیش ئەومان خوارد بەڵێ حاجی ڕزگار من حەزەکەم جەنابتان پرسیارەوەتان لێ بکەم کە ئامۆژگاریەکتان هەیە بۆ دایکان بۆ خوشکانی بەڕێز کە بڵین لە مانگی ڕەمەزانە ڕەنگە تۆزێک بە بۆنی مناڵەوە بە بۆنی ئیش و کار و جاریوە هەیە زۆرێک لە خوشکانیش ئیشی وەزیفیان هەیەکات ڕاستە مامۆسایە لە شوێنەکە ئەرکەکەی قورسرە لە مانگی ڕەمەزانە ئایا ئامۆژگاری ژنابتان بۆ تەحملکردنی ئەو وەزعە چکە جاریوە هەبوو لە لادەکانی خۆمانە ئافرەتی لادێ زۆر ڕەنج دەربووە خوارزایان باتوە بەڕاستیانی کاتی خۆی بە تایبەتی ئیشی درەوی کردو ئیشی حیوان دۆشینی کردووە یعنی ماڵی پاک کردوەوە میوانێکی زۆری بەڕێ کردووە ئێوارشی و نیۆڕش و بەیانیش جاروە مناڵشی هەبوو شیرۆبەر شیریا بە مناڵەکەشی ڕاست ینی ئەم ئەرکە ئێستا ئەگەر زیاد ببێت جەنابەت چه ئامۆژگاریەک هەیە بۆ خانمان کە تەحملیان زیاتر بێت زیاتر یعنی ڕویان خۆش بێ لەگەڵ مناڵەکانیانە لەگەڵ دەور و بەریانە مانوو نەبن بڵێ ماسەجانوەک جەنابەت فەرمود ئەرکی ئەو کاتەی ئەگەر ژنی شاریش بوو بێ ئەرکی زۆر بوو لەبەرەوە ئەرکی ئەو کاتە مناڵ بەخێوکردن قورستر بوو کاکە وەگەستا شیر و دایبی و شتی بەلاش و غەسالە و ئەرک و ئرکی ماڵ زۆر زۆرتر بوو ئێستا غەسالە هەیە پارتیجلەکە خیتە غەسالەکە و کێشە نییە ئەو کات ینی ئەوەی ژنی شارەکەش بوو ئەوە زۆر هیلاک هەمووی بەدەست بوو هەموو گستگدانی ماڵ دوڕیەوە ئیتر مەجل شۆرینە ئەمە هەموو شتێک ینی ئەوە بەدەستی خۆت بێ لەگەڵەوەشا خەڵک زۆر ینی سابر بوو لەبەرچی لەبەرەوەی مێشک ئارامتر بوو ئێستا مێشک زۆر مەشغوڵە من ئامۆژگاریم بووم دایکە ئازیزانی ئێستا کە هەن سواز بەخۆی گەورە ئێستا زۆر ئیسراحەتن بەڕاستی لە هەموو ڕوویەکی ئامێرە کارەبایەکانەوە لە ماڵ ئیسراحەتن لە ڕووی زەخیرە و خواردن و هەموو شتێک زیاتر لەبەر دەستا سواز بخوای گەورە ینی هەر ئەوەندەیانەوێت تۆزێ ڕاستە لەوە چێ مۆزەفێک بێ لە دایرێ مامۆستایەکە کەسێکە بەڵام ئەنی مامۆستا کەسە بانخوازەکان وەکو کەسانی کە دایرەیان هەیە داوامیان هەیە لە ڕەمەزانە زۆر ئەرکیان لەمەڕ قورستریشە سەبر و ئارامیش زۆرترە ئەمە لە ڕووی ئیمانەوەیە ئەگەر ئینسان ئیمانی دامەزراو بێ کاتێک کە ڕەمەزان دێ ئەبێ فەرقی بکەیت کە تۆ ئەمە مانگی ڕەمەزانە مانگی قورئانە مانگێکە خی گەورە بۆ عیبادەت بۆی داناوین ئەبێ مە سەبرمان زیاتر بێ ئەبێ ئەو دایکانەش لە باتی ئەوەی کە ئەنی بە ڕۆژون تووڕە بن لە مناڵ تووڕە بن لەگەڵ هاوسەریانە ناڕەحەت بن نابێ ئەبێ سەبرمان زۆر زیاتر بێ لە چاڵمانەکانی ترە ئەوەش ئەنی فەزلی خۆیان بەڕاستی ئەبێ ئینسان زۆر بە قووەت بێ زەعیف نەبین بۆ تۆزە برسێتی تیونێتی و ماندوو بوون
من ئامۆژگاریم بۆ دایکە بەڕێزانەوە هەیە مناڵەکانیان جان پەروەردەکەن مناڵەکانیان هەستێنن بۆ پارشی و فێری ڕۆژویانکەن فێری نوێژیانکەن ینی ئەم حتا مناڵە ئەگەر بە ڕۆژیش نەبێت هەر خۆشحاڵی سێنی بۆ پاشەوە فێرە بێت مامۆستا بڕوا بکە من ئەو کاتە ینی هەر ئەوە نەبووم کە بچمە مەکتەبیش ئەنی بە حاڵ بیرم دێ خی گەورە لە ننکەم خۆش بێ لەگەڵ مسلمانانە ئەیوە بێ بە ڕۆژوو بوون ئێوە هەموو ڕۆژێ فلسێکتانەیەمێ فلسێک ینی باوەڕ کە لە خۆشی ئەو فلسە کاتی وا هەبووی تری ئارانجم و بەربانگ ناشکێنین پارەکەمان بەنسیب بێت کە جژنەها پارەکەی نێستی فلس ئیتر وەمانەزانی هەموو دنیایی ئێمەیە بەڵام ئەم ڕۆستا مناڵ وعدی پێدەی شتی یاریت بۆ کڕم ئەوت بۆ کڕمت بکڕم لەگەڵ هەر لەگەڵتانە بۆ نوێژەکان لەگەڵتانە بۆ ڕۆژەکان ئەبێ ئەگەر یعنی کاتی نوێژ هات بیریان خەیتەوە گینە خۆیان لە بیریان نییە ئەنیە بێ و دایکانە بەڕاستی زۆر ماندوو بن لەگەڵ مناڵەکانیانە ئەگینە لە ڕۆژی قیامەتە جەنابتان باشترەی زانن کە ئەرکێکی زۆر قرسە بۆ دایکان بە تایبەت دایکان کە شەو ڕۆژ لەگەڵ مناڵایە باش جەبم پرسیارەکەی کاکشێخ ڕێک بە دیوێکی ترا بکەم حاجر سیار ئەی تۆ قسە چییە بۆ هاوسەرەکان بۆ پیاوەکان بۆ مناڵەکان کاتێک لە دەرەوە لە بازار لە زانکۆ لە قوتابخان ئەگەڕێنەوە لە ماڵەوە ئەم دایکە خەریکی چێشتونان ئامادەکردە خەریکی سفرێکی ڕازاوی جوانە ئەوی خوا لە بەردەستە ینی هێنابێتیوانە ئەم پیاوە هێنابێتەوە ماڵەوە ئەم ئافرەتە ئامادەیەکە ئەمان چۆن سەبریان لەگەڵ دایکانە هەبێ لەگەڵ هاوسەریانایی بێ ینی بوون نەجاریوایە بیستین پیاوی وایە لاێ منەتیشکا بڵێ جاخۆتۆ ژەمێکە لە کۆڵ بۆتەوە وانە بەڵام بەڕاست ئەبێ پیاوان ئەبێ مناڵەکان کە ئەچنە دەرەوە ئەگەڕنەوە ئەمانە بێت چۆن تەعامل لەگەڵ دایکانە بکەن کە خەریکی خواردن حازرکردنە بە زمانی بەڕۆژەوە ماسەدانەجان یەکەم مناڵ کە ئەگەر مناڵ پەروەردەیەکی جوانی بکەی لە ئەوڵا لە مناڵیەوە پەروەردەیەکی بکەی کە ئەم مناڵە لەگەڵ دایک و باوکە بە سەبر بێ لەگەڵ دایک و باوکە ینی تربێتێکی جوانی هەبێ ئەو کاتەش یعنی لە ڕەمەزانیشا بڕوا ناکەم هیچ ناڕەحەتی بۆ دایکی دروستکە هاوسەریش وڵی هاوسەر چاری ناکرێ چاری ناکرێ ناتوانانی چی بە ئامۆژگاری گێرجێ لە ناگرێ بۆ ینی ئەگە گفتوگویەگەوێ بۆ نەتیگەنە بڵە پیاوە کە تۆ لە ساغ بێ لە دەرەوە ماندووبی کەسابەتەکەی دوکان بەڕێوە بی لە فەرمانگەیەکی ینی بیخەڵەتێنێ بۆی خەڵ ینی ئەوتان منی تا لە ماڵەوە خەریکی ماڵ پاکردنەوەم خەریکی چێشتونان ئامادەکردنم ینی تۆ تەسەوڕەکەی پیاوەکەم لێ نەدی بڕوا ناکەم چێشتونانشت حازر کەشتی ئافرەتەکە بڵێ من ئامادەیەکەم ینی هەردوو مامۆسادانەگەن پیاوان ئەوە بەوازی بەزانن کە ئافرەتان ئەبێنان حازرکە ماڵ پاکاتەوە مناڵ بەخێ و کاتیکە لە ئەسڵاواژ نییە بەڵام بۆ ئێمە وا واجب کراوە کە ئێمە ئەبێ بە هەموو شێوەیەک خزمەتکاری ماڵ و مناڵ بین خۆ لەگەڵەوەمە پێشکردین ئەگەرەوان پێمان ڕازی بن و گلەیمان لێ نەکەن هەڵبەت ئەجریوانی کە بە ڕۆژون مامۆستا ینی ئەجری هەموو ئەندامانی خێزانەکە لەسەر کەیبانەکانی ئەو ئەجرەکەی بۆ نووسە ببی لەوانیشکەم بێتەوە نیە بەردەوامی حاجی ڕزگار کاکدانا ئێستا خوشکێکی بەڕێز ئافرەتێکە ئیشەکە لە ماڵۆ شتەکات شت حازرەکە بۆ ئێواران والله عەلەم یعنی وەکو وایە کە تۆ هەموو ئێوارێ کۆمەڵێ خەڵک بێنی ئیفتار لای تۆ بکەن با تۆ خاوەن ماڵیشی با ئافرەتەکە خاوەن ماڵە لە ماڵەکە بەڵام ئینشاءڵڵا ئەجری ئەوەی دەسەکەوێت کە ئەفتەر عیندەکم وەسائیمون یعنی ئەو مناڵانە ئەو مێردەکەی هەر کەسێک میوانێکە نانەخوا ئینشاءڵڵا ئەجرێکی زۆر گەورەیە بۆ ئافرەتەکە ئینشاءڵڵا بەس مەڵام حەزەکەم لە حاجرسکە پرسم ئەو ڕژبینی بەرامبەر بە پیاوان کەڵە گوێ ناگرن و لە چی و سەرچە هەر بەواقعی وایە حاجی کاکدانەگەیان وڵی پیاوان بە زۆری وانی تر سوزانیم دوو پیاو لێرە دانیشتینەوەێمە بڵین وانین ئێوە دیفاع لە خۆتان لەوە چی هەموو پیاوانە بێ لە کەسێکە بۆ کەس باسی زۆری ناکەی لە کەسێکە بۆ کەسێکە گۆڕێ کاکە لەوە چێ زۆر پیاوەیە کە هاتەوە زۆر دەستخۆشی لە خێزانی بکە لەێ ئیواشمان هەیە کە هەر لە دوورەوە علاگەی پێێتی هەڵەیە و وازانەی تر ئەم خۆی حاج ڕزگار پێغەمبەری خۆ سەڵسەم کە ئامۆژگاریمانەکە فەرمەیە کە چوونە ماڵەوە سەلام بکەن سەلامەکە زۆر شتی تایە بڕات هەبێ
ینی سەلامی پیا و لە ماڵیەکە لە خێزانەکەیەکە لە مناڵەکانیەکات دەستخۆشیەکەی تایە ڕێز و احترامی تیا هەموو شتێکی تایە چونکە تۆ دوعاە سەلامەکە اینجا ئەگەر پیاوێ دوو لە ڕێ حازری و پیاوانی بەڕێز ئەگەر زۆر عەنجەهی نەبێ کە سەلامی کرد هەموومانە ضمنیەن لەناو سەلامەکەی هەیە کە خێزانەکەی خۆشێ مەرج نییە بیڵێت مەرج نییە هەموو جا بڵێ سوپاسەکەم بەڵێ حاجی بابینە سەر دەست و پەنجە نەرمکردن و چۆنەڵی ئەها فەن و فنونات یعنی ئێستا تۆ گە دایکی خۆتە بەبیر بێ ننکی خۆتە بەبیر بێ پوری خۆت خۆشت ینی ئەوەی لە ماڵەکەی هەیە بتوانی بە شێوازێکی جواندا دکتۆر بەختیار قسەیەکی هەیە ئەڵێ کاکە هەر ئەم خیار و تەماتێ ئەتوانی چل نەوە زەڵاتی پێ دروستی ینی تا چەند گرنگە خانمانیش ئەوەی خۆی گەورە پێداون ئەوەی مێردەکانیان هێناوێتەوە لە ماڵەکەی هەیە بتوانێت بە شێوازێکی جوان سفرێکی جوان هەر ئێوارەیە و هەر ئەم شتە بە شێوازێکی تر بگۆڕبووی مێردەکەشی و مناڵەکانیشی ئیشتیایی زیاتریان چێتە سەرخواڵنەکە ئەوە کەوێتە سەر سەلیقەی ئافرەتەکە ماسەدانەگیان زۆر ئافرەتمان هەیە زۆر دەرزڕەنگینە هەر بە دەری تۆ فەرمی بە تۆزی گێزەر و خەیار و تۆزێ سەوزەوات شتێک دروستە کار حەزەکەی بیخۆی هەندێک کەسیشمان هەیە زۆر شتی لەوە جوانتر و مهمتر و خۆشتر هەیە نازانێت سەلیقی نییە بەکاری بێنێ ئەوە ئەگەڕێتەوە سەر سەلیقا بە تایبەت عنی ئافرەتانی ئەمڕۆ حەقەوا بن لەبەرەوە ئەگەر سەردەمی ئێمە هیچمان نەزانی بێخۆ ئەم سەردەما هەر دەست بە مۆبایلەکە بنێ هەموو شتێکت پێڵێ پڕ لە کەناڵی خواردن هەموو شتێکت پێ ئەڵێ یعنی هەموو کار ئاسانێکت بۆکە ئەگەر ئەو خوشکانە کە خەریکی چێشتونان بۆ هەر نەک بۆ ڕەمەزان لە هەموو کاتێکە وەڵی بە سەیری هەموو ئافرەتێک ئەمڕۆ کەس نییە بڵێ مۆبایلم نییە کەس نییە بڵێ خەتم نییە کەس نییە بڵێ شارەزای ملی نییە ینی باوەڕکە نەخێنەوارەکان ئەوی کە نەخێنەوارن لە هەموو کەس باشتر لە مۆبایل دەزانن ئەنی ئەگەر ئینسان سەلیقی هەبێ ئەتوانێت شتەکان دروستکە زمانی ئێمە کاتی ئێمە ئەو شتانە نەبوو گەر پرسیارمان لە دایکمان لە نەنکمان لە کەسێک کرد بێ فڵان شێت چۆن لێندرێ چۆن ئەو خواردنە ئامادەکەین بەس ئێستا سوپاس بخوای گەورە هەموو شتێک ئاسان نییە حاج ڕزگار ئێمە باسی ئەرک و واجباتی ئافرەتەکەین ینی خانمان لە مانگی ڕەمەزانەکە ئەرکێکی قورسیان لەسەر بەڕاستی چۆن یعنی پارێزگاری لەوە بکەن کە هەمتر ماڵەکان ڕێکوپێک بێت مناڵەکانیان خواردنی ئێوارەیان و لەگەڵ ئەم سۆشیال میدیا و مۆبایل و ئەمە چ کاتێک ئەمانە بەکاربێن چکە سەر کاتی وا هەیە بۆ پیاویش و بۆ ئافرەتیش بۆ مناڵیش بەڕاستی کاتی زۆر زۆر حساسە ناکرێتەوە مۆبایل پێ بێ ناکرێت نیو سەعات تۆ قسە بکەیت ینی لە تەلەفۆنە ڕاستی کاتەکە لێبات هەمتر بۆ ڕەمەزان هەمتر بۆ ئیش و کارەکانت هەمتر ئەو مبارەکی لە مانگی ڕەمەزانە هەیە ئێمە بەڕاستی بەشتی بچووک بەڕاستی ئەو دەستکەوتە گەورەمان لە دەست دەرنەچێت وڵی مامسا بەڕێی من کە ڕەمەزان هات بە تایبەت ئافرەت خۆی خەری نەکامە بۆ مۆبایلەوە چکن بەڕاستی مۆبایل جاری وا هەیە کە تۆ سەرگر بەسەر مۆبایل بیرن نامێنێتەوە کە سیرەکەی سەعات زۆری ڕۆیشتووە لەبەرەوە بە تایبەت لە ڕەمەزانە ئەنجا ئافرەت خۆتان نەزانن لە پێش ینی هەفتەیە دوو هەفتە پێش ڕەمەزان خەریکی ئامادەکردنی ئەمە نانکردنەوە و ئەمە ماڵپاکردنەوە و ئەمە ئیشکردنەوە و خەریکە هەمووتان خێزانتان هەیە ئەزانن یعنی بۆچی کاتەکانمان بە مۆبایل بەسەربەرین بۆچی ینی ئەو کاتانێکی کاتی وای تۆ لە ینی چێژ لێنانی ئیش ناکەی کاتی فەراغەت و ئیسراحەتە لە باتی ئەوە دانیشە تۆزە قورئان بخوێنە خەتمیکی قورئان بکە مەشغوڵی دین بە ینی نەک مەشغوڵی مۆبایل بی چکە مۆبایلەکە لە دەست ناچێ ئەتوانی لە کاتێککە بەڵام لە مانگی ڕەمەزانەیە بەڕاستی من ئامۆژگاریم زۆر بۆ خوشک و کە سوکارە هەیە کە واز لە مۆبایل بێنن ئەنی گەشتێک زەڕور نەبێ پێویست ناکە ئەنی تەلەفۆنێک پێویست ناکە تۆ ئەم ڕۆژە تەلەفۆن بۆ ئەم بکەی بۆ ئەو بکەی بێ ینی بۆ هەر کەسێک 5 دقە تەلەفۆنکەی تۆ ئەگەر بۆ 5 کەسی کردێ 20 دقە لێ ڕۆیشتووە کاتن نامێنێ لەبەرەوە وەڵام من ئامۆژگاریم ئەوەیە و ینی ئومێ دەکەم بە قسەشمان بکەن کە واز لە مۆبایلە بێنن هەتا هیچ نەبێت ڕەمەزانە ڕۆت حاجی تۆ من لە نزیکەوە زانم جەنابێت یەکێکی لەو ئافرەتانی لەگەڵ ئەوەی کە تەمەنێکی شت بەڕێ کرد و خۆی پەروەردگار ئەو تەمەنی ماوتە بەلەش ساغی و بەرەکەت شکرە تەمەنەوە ئەزانم ینی لەگەڵ کاری بانخوازیشە لە دەرەوەیت خەریکی دەرس و دەوری خەریکی ڕێنماییکردنی کچ و تازە لاوە پێگەیشتوەکانەی حەسەکەم زان تا چەند ئەو خانمانەی ئەو خوشکە بەڕێزانەی و ئافرەتانەی کە
ئەگەر فەرمانبەریش نەبن ئەگەر مامۆساژ نەبن خەریکی کاری بانخوازین مامۆسا لە گەڕەکەکانە لە کوچە و کۆڵانەکانە ینی ئەمانە چۆن ئەم کارە لەگەڵ ئیش و کاری ماڵەوانە ڕێک بخەنەها نە ئەم زەرە لەو با نە ئەم زەرە لەو با ماسەدانەگیان سوپاس بۆ پەروەردگار یعنی ئەمە فەزڵی خۆی گەورەیە کارەکانمان بە بەرنامەیە یعنی ئێمە بەرنامەدانین کاتێککە بۆ نمونە ئێستا کە ڕەمەزانە وەکو خەڵک ناچینەتانی ڕۆ بخەوین ختممانداناوە لە سەعاتدەوە ختمدانین بۆ دوانزە نوێژی جەماعەت دەکەین ڕێنەوە بۆ ماڵەوە خەریکی چێشتونان و ئیشە بین بەرنامەکانمان ڕێخستۆ کارەکانمان ڕێخستۆ هەم ماڵەوەمان لێ ڕازیە هەم ئینشاڵڵا خۆی گەورەشمان لێ ڕازیە لەبەرەوە ئێمە وەک پێم وتی سەرەتا باسم کرد ینی ئەوەی کە دەوامیشینێ ئێمەی بانخواست لەوانە ماندووترین کە خەریکی داوام و دایرە و ئەم شوێنانە ئێمە ماندووترین بەڕاستی لەوانەیە ئەوان لە ڕۆژانی عوتڵە لە ماڵەوە بن کاتی تر لە ماڵ بن ئێمە بەردەوام لە دەرەوەی سوپاس بخوای گەورە هیچ کێشەیەکیشمان بۆ دروست نەبووە لە ماڵەوە الحەمدولله ڕاستە بەڵێ ئامۆژگاری کۆتاییتان حاجی ڕزگار جەنابتان ینی ئەم فرسەتی ئەم مانگە مبارەکە لە یەکەم ڕۆژای ئەو کوژرا بە فەرمووت کە کاتەکانمان زۆر بین بە قورئان زۆر بیبین بە نوێژ و عیبادەتەکانمان ینی ئامۆژگاری ئەخیرتان جەنابتان چییە کە ئەم مانگە بەڕاستی فرسەتێکی گەورەیە و با لە دەستی نەکەین ئینشاءڵڵا هەل لەگەڵ ئەوەی ئەوە بامی چەڵکێشیگەم بە تایبەتیش ئامۆژگاری چێ بۆ کچوو لاوەکان خۆ دەزانی ئەوانە ئەبنە دایک دوجار لەم کۆمەلگایە ئەوانیش چۆن لەگەڵ ئەم مانگە و لەگەڵ ژیانی خۆیانە و لەگەڵ ئەوتەمەنی خۆیانە ئەو بکەن سواسەکەن من ئامۆژگاریم ئەوەیە بۆ گەنج و لاوەکان بە تایبەتی بە دەردی کاکدانا فەرمێ بەڕاستی فرسەتێکە مانگێکە خۆی گەورە خۆ هەموو کاتێک تەوبەی وەرگرتە بەس ئەم مانگە مانگێکی تایبەتەکە ئینشاڵڵا گەنجەکانمان بگەڕێنەوە تەوبە بکەن ئەلحەمدولیلا لە هەموو گەڕەکەکانە دەرسی قورئان هەیە دەرسی پەروەردەیی هەیە با ڕووکەنە ئەو شوێنانەی کە ئامۆژگاری خەڵقی تیاکرێ بۆ ئەوی بگەڕێنەوە ئامۆژگاریم بۆ کەسانەوەیە کە یعنی بەڕاستی لەم مانگی ڕەمەزانە کاتەکانی خۆیان بە فیڕۆ نەدەن بۆ خوشکانمان کە ینی بە زمانی بە ڕۆژۆ لەبەر دەرگادانیشن بە زمانی بە ڕۆژەوە بڕۆنە بازار ینی هەوڵی بازار نەدەن بازار چیە بە ئیش و کاری ماڵەوە زۆر خۆیان ماندوو نەکەن ینی ئەم مانگە چێڵێ ئێمە ئەگەینە ڕەمەزانێکی ئەگەینە کۆتایی ڕەمەزان خۆی زانێ ئەمە تەمەنە چێڵێ گەینە ماڵەوە یعنی ئینسان هەتاوەکو خی گەورە تەمەنی پێدابێ و ئەم مانگە پیرۆزەی بەنسی بوو بێ یعنی عیبادەتی تیا بکات تەوبەی تیا بکە قورئانی زۆری تیا بخوێنێ بەشکە ئینشاءڵڵا خی گەورە بیکاتە مایی لێخۆشبوونمان و بیکاتە مایی الحەمدولله ڕەحمەت و بەرەکەت بۆ وڵاتمان چۆن مزگەوتی سە بۆ پیاوانە ئەوە بۆ ئەفرەتانیش کراوەیە تەراوی هەیە ماڵەکان هەیە کەشمان زۆر خی گەورە بۆ قورئان خوێندن و بۆ هیچ حجەیەک نەماوە بۆ قیامەت کە ئینسان بڵێ من هیچم نەزانی و هیچ شتێکم نەبوو سپاس بۆ خی گەورە ئەمە خی گەورە فەزڵێکی زۆر گەوری دا بەسەر الحەمدولله حاجی ڕزگار یاخوا بە خێربەی زۆر خۆشحاڵزێتمان دای ڕەمەزانە و لەم یەکەم ڕۆژە خۆشحاڵ بووین کە لە گوڵستان جەنابەت میوانداریەکەت قبول کرد یاخوا بە خێربەی خی گەورە بەرەکەت خاتە تەمەند و دوعای خێریش بۆ ئێمە و بۆ ئەولادەکانی خۆش و بۆ بینەرانی شکەی شەڵڵا بۆ بەڕێزمان سا شەخفاتح کە زۆر بەعنی تاوەزرە بووم کە بە خزمەتی بگەم خی گەورە سەربەرزی کاکدانای بەڕێزەوە برایەکی بەڕێزەوە زۆر دەمەکەمە یەکتریە ناسین یا ڕەبی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا خی گەورە ماڵ و مناڵ و کەس و کارتان مۆفەق و سەربەرزکە ئینشاءڵڵا ئومێ دەکەین ئینشاءڵڵا بەردەوام لە بەرنامەکانە بەیەکگەینەوە ئەمێ دەکەم ئینشاءڵڵا کاک شێخ ئیتر بەرنامەکانی الحەمدولله گوێ لە هەر بەرنامەیەک یەگری حەزەکەی تاوەزرۆی گوێ لە بەرنامەکانی بگری سەرکەوتوی دنیا و قیامەت شێخ فاتیح حاین بووین کاکدانا تۆ جیای هەدە سەیریکە یعنی ئەگەر ئەم گوڵە گەورەکەی گوڵستان بێ بەرنامە ئێمەش لە پاڵ مامۆسا ئاو زۆر خۆشحاڵ بووم جا من بە حاجی بەڕێ بکەم وردەوە لە دەرگای گوڵستانەوە دوایش تەوەریک ترمانەبانە حاجیان خوا بەخێر بێت زۆر خۆشحاڵ لە ئەمانی خۆیان حافیزی بێ سەر چاوەکان و حاجیجان خوا لەگەڵ بێخوا حافیز بێ خۆشەویستانەمە بەرنامەی گوڵستان بەردەوامین سوپاسی خۆی گەوراکەین لەسەرم نیعمەتەی کە گەیشتین بەم
ڕۆژە مبارەکانە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و یەکەم ڕۆژی ڕەمەزانە و پرسیارم لە جنای ماوەسا کرد کە چۆن شکری خوا بکەین ڕاستە کە گەشتونێتە ڕەمەزان ڕاستی شکریەکە والله ڕاستە چۆن پێشترڵین شکریە اللهم بلغنا ڕەمەزانەوە گەیشتین ئەنجا شکران بژێرەوە چۆن شکری خوا بکەین کە ڕاستە. گەشتونێتان ڕۆژە الحەمدولله لەسەرم نیعمەتە گەورە بە هەموو بینەرانی خۆشەویست دەڵێم ئەگەر دەستێشتان هەیە سوژدەیەکی شکر بەرن بە ئەو ئەجرە گەورەتان دەستکەوێ و ئێمەش ئەجرێکمان دەستکەوێن چونکە هەبووە دوێنێ پێرێ وفاتی کردو نەگەیشتۆ بە ڕەمەزانوانە ئێستا سوپاس بۆ خۆیان گەیشتون بە ڕەمەزان تەوەرەکەی ترمان تەوەرەکی تەندروستیە باز لە خۆراکە بە سوودەکان و باشەکانەکەین بە دکتۆر سیروان وازەم ئامادەیە من ئەچم ئەیهێنم و پێشواز بیاکەین باشە یا الله کاک دکتۆر سیروان باس و خواسانە فەرمو قوربان دەربارەی خۆراک خوا بەخێر بێ بەڵە قوربان بەخێر بێ کاک جۆرجان فەرمو قوربان بەخێر بێ خۆ سەرچاوەکانم کاتوریان بەخێر بێ باشی قوربان حاڵ باشە خۆشحاڵ بوو یاخوا بەخێر بێ سەرچاومان خوا بەخێر کاک جۆرجان فەرمو توریان بەخێر بێ یاخوا باشی قوربان عفو خێرفێن یاخوا تەندروستی جەنابتان سپاس دەکەم مەمنونی لەگەڵ ڕۆژوە لەگەڵ ڕۆژوە یەکەم ڕۆژە نا هەر بە عام زانین یعنی دکتۆر سیروان من بێزگە لە ڕۆژی ڕەمەزان ئەتوانم بڵێم 7 ساڵە ژەمی بانیان ناخۆم 2 ساڵ زیاترە بە دەگمەن ژەمی نیۆڕۆ خۆم دایم ڕۆژوی زانستیەکەم و بۆم دەرکەوت ئەم ڕۆژووە ئەگەر بۆمان بکرێ هەموو ساڵەکە بیکەین باوەڕ ناکەم کەس نەخۆشکەوێ ئەوەی تۆ تەندروستی ڕۆژوی زانستی با بڵێن ئەمەیان ڕۆژوویکی عیبادەتی خۆی گەورە بووی دانەوە ینی مەبەستمێ ئەکری ئێمە هەم پاداشتی قیامەتی و خۆی پەروەردگار وەرگین هەم لە ڕووی تەندروستی شۆتان سوودی لێوەرگین لە مانگی ڕەمەزانەوە نیە بەڵێ یعنی جەنابەت کاکدانا هەر بچۆرە سەر سایتی مەکتەبەی ئەمریکی ڕسمی بۆ مێدیسن بۆ طب بەس بنووسە ڕەمەزان فاستنگ ڕۆژی ڕەمەزان 1992 توێژی نۆمان هەیە جا ئەگەر بنووسی ڕۆژی زانستیش ئەچێتە 10,000 ئێستا ڕۆژ بە ڕۆژ بۆمان دەرەکەوێ ئەم ڕۆژوە چ نعمەتیەکە و نەک تەنها بۆ لەشی مرۆڤ من یەک نمونە هێنم کاکدانا کاگە شێخ هەمومان نەخۆشەکەین زمانی کۆرۆنایە ئەنفلەوەنزایە سەرمایە کاتی خۆی گرانە تاوشتان هەبوو بۆچی خوای گەورە لەشی مرۆڤی پرۆگرام کردووە لە کاتی نەخۆشیە شتیامان کەمە بێتەوە نەک زیادکە وانە مە حکمتێکی تایە ئێمە بەعکسەوە یین ئەرێکاکە وەرە بەعکسەوە باشتیە بخۆ تۆ نەخۆشی وەرە بیخۆ ئەنجا وەرە شەربەت بخۆ وەرە میۆ بخۆ ئێ باشە خوای گەورە بۆ لەش ئێمە وانە کرد کە نەخۆشکەین شتیامان زیادکە بۆ وای لێکە شتیامان کەم بێ و بە ڕۆژوو بین چونکە لە ڕۆژووە چی میکرۆب هەیە لەسەر ڕووی زەمین یەک جۆر وزەی هەیە شەکر لەشی مرۆڤ 3 جۆر وزەی هەیە شەکر پرۆتین چەوری لەبەرەوە من ئەگەر هیچ نەخۆم من لەشی من چەوری و خزم کردووە وەکو وزە لە ورگا لە سەرجگەرا لە ناو ماسوورکەکانە ئەی سووتێنم کە چۆریم سووتان 3 مادە دروستە بێ بێتە هایدرۆکسی بیوترێت ئەسیتۆ ئەسیتێت ئەسیتۆن بێتە هایدرۆکسی بیوترێت میکرۆب لە ناوەبە ڤایرۆس لە ناوە بەکتریا لە ناوەبە خانی شێرپەنجە لە ناوەبە لەشی من دێت وەکو چۆن پێشمەرگە لە باتیەوەی 10 پێشمەرگە بێ ئەیکاتە 10,000 پێشمەرگە مەناعەتی لەش زیادەکە لەبەرەو زووتر چاکە بینەوە یعنی هەندێشت بە هەڵەیە ڕۆشتۆمە بیری لێکەینەوە لە کاتی کۆرۆنا دەرکەوت کە بە خەڵکیانەوت کاکە تۆ تووشی کۆرۆنابی پەرداخی عسیری فرێش بخۆ پڕە لە میوەیە تۆ سەر و پێ و یاپراغ و قەل ئەنێری بۆ ڤایرۆسەکان بۆی بەقوت بن مەوزوعی تا بۆ خوای گەورە لەش ئێمە دروست کردووە کە میکرۆبێکە چێتە لەشمانەوە ئەنفلەوەنزای هەڵامەتێکی بۆ تامامەرزە بێتەوە طبعا لەشی من خانەی من هەموو یەکەوێتە ئیش و مەناعەت دروستەکە و جەیش دروستەکە و ئیمینۆگلۆبلین دروستەکە و خانەی دیفاعی دروستەکە لەبەرەوە تا شتێکی باشە من تووشی کۆرۆنا بووم حرارتم گرت حرارتم 38 بوو هەندێ نەخۆش ئەچێ پەرستۆڵەخوا بۆی حرارەتەکە بێنێتە خوارێ من بە محرارەوە چوومە ژێر دووشە گەرمەکە و حرارەتم بەرز کردە بۆ 38.5 ئێبامانەعەتم بەرز بێتەوە تا بچێتە سەروی 39 ئەنجا زەرێرێ بجا مۆزوعی ڕۆژوو کاکدانا بەڕاستی نازانم چیت پێ بڵێم ڕۆژ بە ڕۆژ بۆمان دەرەکەوێ زەخت و شەکرەیە بەرەو باشترەوە بەس لە ژێر چاودێری دکتۆرا بێ هەیە 2 ساڵە شکرێتی هەیە 20 ساڵە هەیە ئینسۆلین لێدا هەیە حەبوو دەرمان وەرەگرێ ئەمە جیاوازە زەختە لە لەندەن کاک شێخ فاتح لە لەندەن بەحسێکی
5 ساڵی هێناوی لۆرنس لندن ڕەمەضان ستەدی لۆرنس لندن ڕەمەضان ستەدی 85 گەنجیان هێناوە متابعیان کردن سەریان کردووە زەختیان گرتوون هەفتەیە پێش ڕەمەزان لە ڕەمەزانی پیرۆزە هەفتە یەکەم دووهەم سێهەم چوارەم ئەنجا 2 هەفتە دوای ڕەمەزان سەیران کردووە بەبێ ئەوەی بڵێن بەرنامەیەکی خواردنی تایبەتیان هەبێت تەنها بە ڕۆژ و گرتنەکە زەختی سەرەوە 10 خاڵ هاتۆتە خوارێ یعنی با بڵێن لە باتی لەوەی 140 بێتە 130 ئەوەی خوارەوە 5 خاڵ هاتۆتە خوارێ لە باتی 90 هاتۆتە 85 ئەنجا وەرەیەکێک ئەگەر لەژێر چاودێریش بێ و بەرنامەی بۆ بکەی سوودێکی زۆریادە. دکتۆر سیروان طبعا ئێمە زۆر خۆشحاڵین بەڕاستی کە لە یەکەم ڕۆژ ڕەمەزانە بە خزمەت جناب دەگەینانی لە بەتای خزمەت لە منەوە مەسەری خواردن زۆر ئەساسیە و ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە سە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوە بێت بۆ نمونە ژنی حامیلەمان هەیە چۆن مامەڵە بکات لەگەڵ ڕەمەزانە جاری وا هەیە کۆرپەکەی ئایا زەرری پێگات ئایا خۆی زەرری پێگا ئایا لە زێر استیشارەی دکتۆرە چۆن مامەڵە لەگەڵ ڕەمەزانە بکات پرسیارێکی زۆر گرنگە و من زۆر سێرچم بە دوایە کرد لێرە یەک مشکلەمانەیە کاکە شێخ کاکدانا ئێمە ناتوانین هەندێک بەحث بۆی بەقوت بێ پێڵێن پرۆسپێکتیڤ من ناتوانم ئافرەتی دووجیان بێنم پێ بڵێم وەرە بە ڕۆژوو بە بزانین چیت بەسەری ئایا مناڵت لەبارەت چێ یاننا ئایا نەخۆشەکەوی یاننا یا مناڵەکە زەعیف دەرەچێ یاننا بەڵام هاتوون توێژینیان کردووە لە دوای ئەوەوە ئافرەتی مسلمان دووجیانە بە تابەتی لە ئەوروپا پێیان وتۆ بە ڕۆژوو مەبە کەچی ئەو ڕۆژەکەی هەرگرتووە دەرکەوتە بێ بەحسەکان ئەڵێن شتی ئەکید نییە یعنی من ئەم قسەیەکەم ڕێنمایی نییە بۆ ئافرەتی دووجیان ئەبێ خۆی قەرار بە بەبۆ چوونی من لە سێمانگی یەکەمە کە خانەکان وردووەدە زیادەکەن ئۆرگانەکان دروستە بن ئەنجا لە سێمانگە ئەمە ئەبێ بە کچ بە نێرینیان ئەبێ بە مێینە بڕێی من سێمانگی یەکەم ڕۆژوو نەگرن باشترە بۆی ئەو مناڵەت چووکە توێژینەمان نییە لەسەر ئەو مۆزەعە و پێویستمان بۆچی خوای گەورە کاکە شێخ کاکدانا بۆ خوای گەورە لەشی مرۆڤی دروست کردەوە لە دوو کاتی ژیانە ئیشتیها زیادەکە هۆرمۆنی ئینسۆلینی زیادەکە و برسیمانەکە یەکەم لە حاڵەتی دووجیانە ئینسۆلین زیادەکە پێڵێن فیزیۆلۆجیکەل هایپەر ئینسۆلینیمیا بۆیە ئەڵێن ئافرەت بێزووەکە بێزۆکە چییە؟ خوای گەورە وایە پرۆگرامی لەشی کردو ئەو کۆرپەیە دروستەکە مرۆڤێکە زیندووە لەبەرەوەی خواردن زیاتر بخوا لەبەرەوە سێمانگی یەکەم بە ڕۆژوو مەبن لە عەفو لە کاتی دووهەمە لە هەرزەکاریە سیرێکی ئەم گەنجە نانی بەیانی خواردەوە نیۆڕۆ خواردی ئەوارەی خواردەوە خەوێ سەعات 11 هەڵەسێچێتە سەر منجەڵ هەرەخوا تێر نابێ چووکە لە مناڵەوە گەشاکە بۆ پیاوێکی باڵەوە بتوانێنەوە بخاتەوە لەو دوو حاڵەتە ئێمەشتی هەمان زیادەکە کەواتە بینەوە سەر مۆزوعی دووجیان لە سێمانگی دووهەمە ئەوە ئایا ئەکریا ناکرێ بە خۆی بزانێ لەژێر چاوەدی دکتۆرەکەی بێ بەس بە بۆ چوونی من لە مانگی 1970 ئەتوانم بە ڕۆژوو بن چکەم ناڵەکە تقریبا گەشتۆتە ئەو وەزعی کە بتوانێت گەشە بکە و وزەی کەمتری پێویست بێ باش کاک دکتۆر ئێمە لە ڕەمەزانە دوو ژەمی سەرەکیمان با بڵێن ئەمێنێتەوە کە پارشێ و بەربانگە باشترین ئەو خواردن و خواردنەوانە لە ڕووی بەهای خۆراکیەوە لە ڕووی تەندروستیەوە باجارە لە سەرەتا لە پارشەوە دەسێ بکەیت چونکە تۆگە بە پارشە و بە خواردنێکی تەندروست و باش ڕۆژۆکۆ نەگری ینی ئیسفادت لێ نەکردووە چین ئەو خوارد و خواردنەوانە چین کە ئێمە لە پارشەوانە بیخۆین باشە پاشێ وەکو چی وایە کاکدانا پاشێ وەکو وایە کاکە ئەمڕۆ ئاخر ڕۆژە بازار و دوکان و سوپەرمارکێت کراوەتەوە تا هەفتەیەک داخراوە کەواتە من بە شەرتێک ئەم هەفتەیە ئەتوانم لە ژیانە بم کە ژووری زەخیرەکەم قفڵ نەکرابێ کرابێتەوە بۆی بتوانم برنجە نانە شتە پێویستەکان دەکەم ڕاست باشە من کە پاشیەوەکەم زەرورە ئەو خواردنانە بخۆم کە نەبێت هۆی ئیفرازکردنی ئینسۆلین چونکە ئینسۆلین خوای گەورەوە دروستی کردووە کە ئیفراز بوو ئەچێ بە لە شەڵێ بە مێشکەڵێ ئەم خواردنی ئەی خۆین هەوڵدەن خەزنیکەن چوری مەسووتێنن و هەوڵدەن خاو ببنەوە بخەون بۆی وزە سەرف نەکەن کەواتە لە پاشێوە چی نابێتەوەی فرازکردنی ئینسۆلین پرۆتین
و پرۆتینەکە ئەتوانی چۆر بێ ئەتوانێ وشک بێ چیتر ئفرازی ناکە سەوزە چیتر ئفرازی ناکە هەموو جۆرە شلەیەک بەس بە شەرتێ دۆشاوی تەماتەی تیانە بێ چکە دۆشاوی تەماتەی معمەلەکان پڕی ئەکەن لە نیشاستەی گەن مەشامی کە لە شەکری سپی خراپترە کەواتە لە پاشیەوە ئێمە ئەتوانین چێشت بخۆین هەموو نوع گۆشت و مریشک و قەل و قازێک و ماسیە بخۆین هەموو نوع عشلێ بخۆی بەس دۆشاوی تەماتەی تیانێ بە هەموو نوع زەڵاتە و سەوزەیەک بێ نان و برنج نان ئینسۆلین فرازەکە کەواتە درگای زەخیرەکەم قەپات کرد ئەگەمە سەعات 11 ئەکەوم بە عەرزا شەکرم دابەزێ بێهێزم بەس ئەگەر نان و برنجم نەبێت تا 5 جیوارە هەر برسیشم ناوین هەست بە برسێتیش ناکەم برنجەکەش عینەشت بە بۆ چوونی من باشتر وایە پاشێ وەکو ژەمی بەیانیان بێ هێلکە ماستە پەنیرە کەرەیە قەیماخە گوێزە زەیتونە قاشێ تەماتەیەکە خارێکە قاشێکی لەگەڵ یا بۆ چونکە هەمومان لە حەزەمان کردووە کە ژەمی بەیانیانە خۆین تا نیوەڕۆ تینیمان نابێ نیوەڕۆ چێشتە خۆنیوارە چێشتە خۆین تینیمانە بێ ژەمی بەیانیان تینیمان ناکەوە مۆزوعی ڕەمەزان دووشتە کاکە شەخکاک داناجیان برسێتی و تونێتەکەی و تونێتەکە قورسترەوەک لە برسێتەکە لەبەرەوە بۆچی ژەمی ئێوارە عەفو پاشیەوەکە وەکو ژەمی بەیانیان بێ هێلکە بخۆ ڕۆن بێ یا کوڵاو بێ ماستە پەنیرە گوێزە بیخۆ لەگەڵیا زەیتونە بیخۆ لەگەڵیا حەزەکەی خیار و تەماتەی لەگەڵ بێ بەس بەبێ نان و بەبێ برنج شیر مەخۆ و هیچ مشکلی نییە کاتۆر بەڵێ هێلکە هێلکە هەرچی مؤتەمەری دنیا هەیە کە بەشداریم کردووە کاکە بۆ هەر عمرێک بێت و بۆ هەر عمرێ بێ بە زەردێنە سپێنەوە بە زەردێنەوە نعمەتەکە لە زەردێنەکە ئێز سپێنە پرۆتینە زیاتر زەردێنەکە چی ڤیتامینات لەش پێویستی پێێتی ئەو کۆرپەیە بۆی گەشە بکە پێویستی بەوەی لە باتی دوو هێلکەسیان و چواریش بخۆ بەس ئەوانەی مشکلی دڵیانە مشکلی چۆرین هاي بێ لەژێر چاودێری دکتۆر هەبێ فەرمووت شیر مەخۆن وازم ویست بڵی چاش بە شەکرەوە مەخۆن بەڵێ چیکە نەخۆین ئەی شەربەتەکان شەربەتەکان وڵاو بۆ ئێوارە باسەکەم ڕەنگا و ڕەنگەکان و قەیناکە چایەکە و چیکە نەخۆین چایەکە مەخۆن شیر مەخۆن من زۆر کە سەڵی ئاخرشی تەندروستە منیش دایم کە وەڵایم پرسیارە دەمەوە ناڵێم هەندێک جار ئەڵێم توێژینەوەڵێ هەندێک جار ئەڵێم حکمەتی خوای گەورە بۆچی ئافرەتی دروست کردووە کە مناڵیە بێ تەنها 2 ساڵی یەکەم شیری هەیە بۆ دوایە وشکە بێتەوە کاکدانە چونکە ئەو شیرە دوو نوع شەکریتایە گەلەکتۆز و لاکتۆز پڕە لە پرۆتین پڕە لە چەوری شەکر و پرۆتین و چەوری یعنی بۆمبەیە بۆ گەشەکردن بۆ گەشەکردنی خانەکان لەبەر ئەو کۆرپێ لەدایکە بێ چێشی 2 کیلۆنی و 3 کیلۆیە کە ئاکادە 2 ساڵ تقریبا 15-20 کیلۆیە ئەو هەم ئۆرگانانە گەشاکەن لەبەرەوە شیر بۆ چوونی من هەتا بتوانین دوورکەوینەوە لێ پرسیارەکەیەوە ئەی شیرەمەنیەکان ئەڵێم شیرەمەنیەکان باشن بۆ چونکە ئێمە شیرکە ئەەکەین بە ماس شەکرەکە گۆڕین بۆ ترشیەک پێڵێن لاکتیک ئەسید لەبەرەوە نابێتەوە فرازکردنی ئینسۆلین و ئەگەر بیکەی بە پەنیر نیشاستەی هەرنامێنێ لەبەرەوە تۆزی حەزر بین بۆ شیر کاتور ئەگەر کەسێک زۆر بەم ڕێنماییەتە دروستیانە و بە شێوکی تەندروست ینی مانگی ڕەمەزان بگرێت خۆی بگرێتەوە لە شەکر و لە برنج و لەو بابەتانی کە بڵین زیانی پێگەێنێ ئەتوانی کێشی خۆی دابەزێنێ بەڵێ ئەزین چۆنە کاکە شێخ یەکەم ئێمە سەیری ورگەکەین و سەیرێک قەڵەویەکەین یعنی چی یعنی نەخۆش هەیەت پێشەوەی ژەمی بەیانیان بخوا فەحسی شەکرەیەکەن من دێم پێش ژەمی بەیانیان هیچی نەخوارە و فەحسی ئینسۆلین یەکەم بۆ نمونە ئەبێ لە 6 کەمتر بێ من ئەوەی من کردومە فەحسەکەی من ئینسۆلینی من 4 هەندێک نەخۆشیێت هیچی نەخواردووە گەشتۆتە 47 هەندێک هەرزەکار هەیە گەشتۆتە 112 معنای چییە؟ ئینسۆلین با بێنێ بەرچاومان دەرگای خانەی چەوریە هی من 4 کەواتە من دەرگای خانەی چەوری من ئەوەندە کراوەتەوە 6 کەوچک برنج خۆم تا نیوە داخرێ بەس هەر زەعیفە بم بەڵام ئەگەر ئینسۆلین من سی بێ ئینسۆلینم سی بێ کەواتە دەرگای خانەی چەوریم ئەوەندەی لێ کراوەتەوە بە یەک کەوچک داخرا بۆیە هەندێک کەس هەیە ئەڵێ کاکە من قاپێ برنجە خۆم و زەعیفی شەبم هەندێک کەس ئەڵێ 2 کەوچک برنجە خۆم و زەعیف نابم مۆزوع ورگەکەیە مۆزوع قەڵەوەکەیە ئەگەر قەڵەوی با ئەم مانگە بۆ ئیمان بێ بۆ عیبادت بێ نزووبوونەوە لە خوای گەورە بێ و بۆ سەحەتیش بێ یعنی ئێمە گەر نان و برنج نەخۆین خوای گەورە لێمان قبول ناکانە وەڵا ئەوەی کە لێمان قبول نەکا چونکە سەحەتی ئێمە لای خوای گەورە زۆر زۆر گرنگە بۆیە فەرموویەتی ومن کان مەریضا أو على سفر وعدة من أخرى خوای گەورە ڕەمەزان فەرزە لە 5 فەرزەکان بەڵام تەنازورێک لە حەقی خۆی ئەڵێ کاگە ڕۆژم بۆ مەگرە بەس ئاگا لە سەحەتی خۆت بێ لەبەرەوە ئەوانەی قەڵەون ئەوانەی زەخت و شەکرانە بانان و برنجەکە نەخۆن بەس یەکێک زەعیفە یەکێک قەڵەو نییە
حەزەکەی بڕۆ یەک قاپی گەورە برنج بخۆ، یەک قاپی گەورە یاپراخ بخۆ، یەک قاپی گەورە یاپراخ بخۆ، بڕۆ پیتزا بخۆ، بڕۆ چی ئەخۆی بخۆ، یەک قاپی گەورە برنج کاکە شێخ کاک داناگیان بەقەدەر 2 قوم بەپسی زەرەری نییە. یعنی خەڵکی ئەبێ ئاگادار بێ مۆزوع شەربەت و بپسیە، یەک قاپی برنج بخۆ بەقەدەر پاقلاوەیەک زەرەری نییە، بەقەدەر لوقمە قازیە کە بامیەکی شیرینی زەرەری نییە، زون و دست و کونافۆوانە. ئەنجا زۆر لایەن هەیە ناویان ناهێنم کە سوود لەوەرگن خەڵق قەڵەو بێ نەخۆش بێ زەخت و شەکرەی هەبێ. بۆیە یەن پێ دەڵێن کاکە لەشی مرۆڤ پێویستی بە شەکرە بە شەکرەژی، جا ئەمانە یەن چیەکەن خۆی مشکلەی بڵین ڕێنمایی هەڵا ئەوەیە و شەریکاتی گەورە کە سوود لە وەرگن یەک نیوەی حقیقەتەکەیاتێ نیوەکەی تری لێ شارێتەوە و حقیقەتەکە خاتە پێشەوە. ئەڵێ لەشی مرۆڤ بە شەکرەژی پێ دەڵێم ڕاستە بچووکترین کرم لە بن ئەرز بە شەکرەژی پێویستی بە شەکرە بۆ وزە، بەڵام خوای گەورە لەشی مرۆڤی دروستکردە من ئەتوانم پرۆتین و چەوریش بکەم بە شەکر لە 20 ترشی ئەمینی کە پرۆتینی لێ دروستەکەین 18 ئێمە ئەتوانین بکەین بە شەکر پێڵێن گلوکۆجێنێک ئەماینۆ ئەسید من لەشی من ئەتوانێت چەوری بک بە شەکر بەڵام میکرۆبوارە ناتوانێت کەواتە من پێویستم بە شەکر نییە بوو ئەو پێتەڵێ لەشی تۆ پێویست بە شەکر ڕاستە کاتە بێ شەکر بخۆی نەخێر من پێویستم بە شەکر لەشی من ئەتوانێت لە خواردن شەکر دروست پێشجنا بێت خانمێکی بە تەمەەن میوانمان بوو باسی لەوە کرد کاتی خۆی بە زۆری ساوەر هەبوو خوراوە ینی بخوا خۆیان بۆ برنج خۆن ئێستا ڕێک پێچوانە بۆتەوە ساوەر هەرکەم ئەبینرێ بە زۆری برنجە ساوەریش ئەچێتە بواری ئەوەی کە چکە ئەڵێن چەند جار کوڵێنرا و با بڵێن ئاوی لێ ڕۆژراوانە بەقەدەر برنجەکە زەرێنی ئایا ساوەر و قەرەخەرمانیش بۆ ئەوانەی قەڵەوەن دیسانەوەڵێن خواردنیان خراپە؟ بۆوانی قەڵەون بۆوانی زەخت و شەکریان هەیە بۆوانی چەوری جگەریان هەیە بۆوانی مناڵیان نابێ بۆوانەی نەزۆکن عینەن زەری برنجەکەیە بەتابەتی برنجی کوردی و برنجی خڕ زۆر خراپە جۆری نیشاستەکەی جیاوازە وەک لە جۆری برنجی دەنگ درێژ و بەسمەتی لەبەرەوە برنجی بەسمەتی بخۆ و ئەگەر بیکەی بە پڵاو و تۆزێ چەوریش بێ خەڵک ئەڵێ من با بە وشکی بیخۆم لە چەورێکا ترسێ نەخێر ئەو برنجی پڵاوە ئەگەر چەور بێ ئەو چەوریە والیەکە نیشاستەی برنجەکە کە هەرچەند پاڵاوتومە بە سەریعی بەرز نەبێتەوە بگاتە 200 لەشی من ئینسۆنین فرازەکە ئێگۆڕێ بۆ چەوری بەڵکو بە هێواشی بەرزە بێتەوە و دا بەزەی لەبەرەوە ناگۆڕە بۆ چەوری یعنی پڵاو چەور بێ باشترە بۆی ئەگەر سەیریکەی کولتوری ئێرانی پڵاوەکەت بۆ دانیە بەڵام قاڵبێ کرەیە خاتە سەر ئەمە تەندروستە زۆر تەندروستە وە کەرە لە زەی تەندروسترە بەڵام ساوەر و قەرەخەرمان بتوانێتەوە هەر لە گەنمۆ دروستە بێ هەر نیشاستەیە ئەنجا برنج ئەگەر بەسمەتی نیشاستەکەی لە 128 یان لە 100 غرام 28 غرامی نیشاستەیە بەڵام ساوەر و قەرەخەرمان 57 بەڵام چۆن تەعادولیان کرۆ لەگە برنجەکە ئەمان ڕیشاڵیان زۆرە ڕیشاڵیش هێواشیە کاتەوە لەبەرەوە بەس ئایا قەرەخەرمان نەتوانی بیکەی بە پڵاو نەخێر ساوەرەکە لەوانەیە بەڵام ئەو تامەی نامێنێ جا ئەگەر یەکێک زەعیف بێ چیە خۆی بخۆ بەس یەکێک قەڵەو بێ و بێوێ لە مانگی ڕەمەزانە بگاتە جژن جلی کوردیەکی جوان لە بەرکە ئافرەت بێ ئایا پیاو بێ بەڕای من هەفتەی جارێ برنجە بخۆ یا براگە بخۆ خۆت مەوزوع تەنها شقل نییە تەندروستی ڕاست کاتور مەسلەی ئەوانەی کە مشکلی گەدەیان هەیە یعنی چۆن مامەڵە لەگەڵ ڕەمەزانە بکەن ئەوانەی گەدایان هەیە دووشتن یەک ئەوانەی قورحان هەیە ئیتە قوحی مەعیدە بێت دوان زەگرێ بێ و هەردووچی باش نییە مەعیدە بەتاڵ بێ و توێژینەوەکانی ئەڵێ ئەو کەسانی کە قورحان هەیە ڕۆژ و نەگرن چونکە ماوەیەکی زۆر مەعیدە بەتاڵە ئەو ترشی مەعیدەی ڕاست ئەفرازکردنی هێواشە بێتەوە کەمە بێتەوە بەس هەر تەسیریە لەسەر قورحەکە و منیەتە بیرم باوکم خۆ ئافوویکە عەبدوڵڵا بە ڕۆژوو بوو تووشی نەزیف بوو ژیانی کەوتە مەترسیەوەی هەرە بێ ڕۆژوو بگرم کاکە حاجی گیان خوای گەورە عەفوی کردووی ئیتر ڕێنمایی من بۆوانەی قورحیان هەیە مەشاکلی میعەدیان زۆرە ڕۆژۆکە نەگرن بەڵام هەوڵدەن چاچیکەنەوە شت نەبێت چاک نەبێت ئەتوان بە قەزابی جێڕە بەڵاش کاک دکتۆر بینە سەر ژەمی بەربانگ لەسەر سفرە ئەوە لوقمەقازی و شیرینیەکان و ئەمەی کە ناوی لێنراوە شربە تاوان دکتۆر سیروان بەوە بەناو بانگە لە ناو خەڵکیا خۆ مرجنیەوە بێ بەوە بەناو بانگە دژی میوەیە ئەمە ئەگەر شربەتی فرێش بێت تا حدێ بەڵام ئەمەی کە پێ وترێت سەوز و سوور و شین و مۆر و لەگەڵ پاقلا و لوقمەقازیادا ئەنرێ
و خواردنانی ئێوارە قسەی دکتۆر سیروان چێ لەم بارەوە؟ ئەمەش ئەڵێم زۆر خراپە. مۆزوعی میوە من بۆ دژی میوەم کاک دانا ڕۆژە لە ڕۆژان خوای گەورە کە میوە یاوە بە مرۆڤ لە ئەنقیراز نەجات یاوین. میوە نەبوایە مرۆڤ ناما لەسەر ڕووی زەمین. چۆن؟ ئێمە هاوینان ئەچینە دەرەوە دنیاگەرمە عارەقەکەینەوە. ئایا مرۆڤ خۆی بە پێستی خۆیڵێ ئەی پێست عارەقەوە؟ بلبیلەی چاو تەسکە بێتەوە. ئایا ئێمە بە بلبیلەی چاوەڵێن تەسک ببەوە؟ نەخێر مێشک پێڵێ. مێشک قسەیترە. جا ئەم زانیاریانە بۆتە جینات کە معلوماتی کیمیاویە لە مێشکی ئێمەوە نەقلیەکەین بۆ نەوەکانمان. کەواتە زراعەت 10,000 ساڵ هەیە کاگە شێخ لە منطقەی هیلالی خەسیب کە منطقەی شامە، کوردستانی تورکیا، کوردستانی عێراق و کوردستانی سووریا و کوردستانی ئێرانە ئالێرە زراعەت دەزرای پێش 12,000 پێشەوە مرۆڤ ڕاوچی بووە، ڕاوی کردووە لەم سەر بۆ سەر و حیوانمان خواردەوە. کەی میوە هەبووە لە پاییزە. لەبەرەوە من کە پاییز میوەم خواردووە بۆ خوای گەورە مرۆڤی و لەشی مرۆڤی پرۆگرام کردووە شەکری میوەکە نەچێ بۆ خوێن. بۆی نەی سووتێنی نۆکوزە بۆ وای لێ کردووە بچێ بۆ جگەریش بیگۆڕێ بۆ چەوری. بۆ خوای گەورە مرۆڤ و جگەری مرۆڤی دروست کردووە شەکری میوە و بە تایبەتی خورما و هەنجوینەوەنە بیکا بە چەوری بۆ. چونکە خەڵکی هەورامان کە پێشەوەی کارەبا بدۆزیرێتەوە پاییزان چیان کۆ کردەوە؟ داربەڕوو یان پوش؟ داربەڕوو، چونکە پوشەکە کەڵپەیەکە کاوژێتەوە. شەکر چەند کالۆری ماناتێ سوعراتی حراری لێ گەڕامە 4 ماناتێ. ئەنجا تەسەوری عەزەمەتی خەڵکی خواکە ئەم جگەرەیەت ئەمە ئەیگۆڕێ بۆ ترایگلیسیراید کە 9 ماناتێ 2 ئەوەندە و ڕبعێک. کەواتە هەر ئەوێ من کە میوەم خوارد یەکسەر مێشکم لەژێر سەیتەرەیە منیان نییە چۆن عارەقکردنەوەکە و چۆن بلبیلێ چوە تەسکە بێتەوە ئۆتۆماتیکە ئۆتۆنۆمیک نێرڤس سیستەمە هایپۆتالامەسە یەکسەر ئەڵێ و پاییزە ئەی لەش پاییزە زستان بەڕێوەیە لە ئەشکەوتا خۆمانە شارینەوە لە سەرمانە خواردن نییە ئەبێ زەخیرەدانی یەکسەری عازەیە ئەی نێرێ بۆ جگەرەی گۆڕێ بۆ چۆری. ئێستا ئێمە 4 فەسڵە پاییزە هەموو ڕۆژ ئێمە خورمامان خستۆتە منجەمیدەوە خورما بخۆ ئەوێ بە چەوری خورما بخۆ ئەوێ بە چەوری ئەی مێشک پاییزە ئەی مێشک کە خورما باشە بۆ خوای گەورە لەشی مرۆڤی پرۆگرام کردووە من کە میوا خۆم ئەچێ سنتەری تێری قەپاتەکە بۆی هەست بە تێری نەکەم هەر بخۆم و هەمان تاقیمان کردوەوە کە شووتیە خۆی هاوینان یەک شووتی گەورە بخۆ مەعیدەت خەریکە تەقێ بەس هەست بە تێری ناکەی. ئەمە هەمووی حکمتێکی تیا حکمتێکی تیا بوو بۆ ئەو کاتە لە سەرما و سۆڵە و بەرسێتی نەجاتیاوین بەس ئێستا ئێمە نابێم ڕۆژێ بیخۆین. وڵات قسەی زیاتر ماوە بکەین بەڵام کات نەما دوکتۆر شەڵا بۆ دەرفەتێکی تر زۆر بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی بواری خۆراک سپاس بۆی لە ئەم ئەڵقەی سەلامت بێ ئەخوات خوا لەگەڵ دکتۆر جان خوا لەگەڵ بێ خوا لە ئەمانی خوایە چاوەکانم خوا لەگەڵ بێ ئەخوا. کاک شێخ ژەنوازم کاتمان هیچ نەماوە زۆر بە کورتی بچینە لای شێفەکە دوایی ستۆدیۆی گوڵستان تەسلیمی جەناب دەکەین بۆ دوعاکانی بچینە لای هەر لێرەوە باشە ئەوە دەرهێنەرە هەر لێرەوە کاک شێف دیارجان وڵی بخۆ عەبدولخالق هەر دەمەی شتێکمان پێڵە فەرم قوربان جەناب پێشکەوە نانە ئیتر دەرهێنەر دووبارە سڵاو لێبێت زۆر کەم ماوە هەنیشت ئیزافە کراوە ها ئەمە ئیزافەکە ئیزافە کراوە ئیتر بزانین شتێکی بە کورتی پێمان بڵێ. بەڵێ ئەمە هەر ڕازانەوەیکی زەڵاتەمان کرد بە ماسی و نیسکە پان با بڵین و لەگەڵ بیبەری ئەلوان و پیازە و کەرەوز و معدەنووس و جاترەیە کەمێک خێشی پێوەیە و لەگەڵ ئەو شلیک و ترێش دەرمانەکەی ساڵانی تیانی خۆ وڵا هەندێک تیاتی بە ئۆریگانۆ ئۆریگانە گاگنەریمان بوو تر نیسکەکانشمان بە هەماشە ئامادەیە ئەمە چی بۆ ئیزافەکە ئەوە زعفران و معدەنووسە ئەو زعفرانە ئەسڵەکەیان نانە زۆر ئەسڵ نییە ئەی ئەویان چییە؟ ئەوەیە پاپریکایە پاپریکا بۆچی باشە؟ پاپریکا ڕەنگ جوانەکە بەس بەڵێ دەستخۆش بێ پرسیارەکە ماوە دەست چاوت خۆشی بۆ هیواین ئیشەڵا کەبانەکانیش بەم شێوازە زەڵاتە و سوپەکان بۆ تەرتیب بکەن چاو خۆش بێ کاک دەست خۆش بێ
بەس خۆش چی بکەین کاکدانەگە من نشم بۆ دوعاکان و تۆ بچۆ بۆ دوعاکان هەر لێرە من خوا حەفیزە لە جەنابتە و لە بینەرەنجەکەم وتر جەناب بچۆ بۆ دوعاکان دەستکانە خۆش دەست خۆش بێ خەفەرم دەست خۆش لەگەڵ کاک شێخ جان زۆر باشە تا کاک شێخ ئەچێتە لای دوعاکانی بە ئەم شربەتانە شربەتی فرێشن یان بەڵێ خاڵقیە خاڵقیە؟ بەڵێ بەڵێ شربەتی خاڵقی خۆمان گرتومانێتەوە بەڵە وردە وردە ستۆدیۆی گوڵستان ئیتر تەسلیمی جەنابی کاک شێخەکەین بۆ زۆر دوعاکان ئەوەنەی کات ماوەش دوعاکانمان بۆ کات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. يا ربي خويجان لم يكم يواري مانكي بيروزي رمضانا لم كاتزور ناس كاني نزيك بونا ولا غروب كوتاي هاتني يكم روجي مانكي رمضاني بيروزا لتبارين ويا رب عفو من كول لمن خوش با هدايتمان بيا رب دين من دا مزراوكا عاقبة خير منك يا ربي خواهي جان أما انقبكيت بركت بو دنيا من بو آخرة من بو مالو منال من بو ولات و نشتمان من يا أرحم الراحمين. لهر شوينك و لهر ولاتك مسلمانان شر و مشكلة و نار حتيت يا إخوايا كيش شو مشكلة كان يعني ما هي الله يا كريم يا الله. لهر شوينك أمسر أرز يا رب كسك داوايك هي و دعائك هي ببارة ولتو يا ربي ئەگەر نازانێ دوعا بکە دوعاکانی ئێمە بۆ ئەویش بێت یا رب ئەگەر هیدایەتە نەیەوە نازانێ ڕوو لە کێ بکە هیدایەتی بە ئینجا دوعاکانی ئێمەی بەنسیب ببێ یا رب. یا ربی خوایشان ئەوانی نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەوانی هەر کێشە و مشکلەیەکیان هەیە یا ربی کێشە و مشکلەکانیان مەهێڵە. ئیلاහ العالەمین سپاسی هەموو نیعمەتەکان دەکەین حەمدی بێپایان بۆ نیعمەتە زۆرەکانی تۆ یا رب کە پێت بەخشیوین لە پێش هەموو شتێکەوە نیعمەتی ئیمان. یا رب ئەم نیعمەتی ئیمانە تا سەر بێت تا ئەمانگەیێنی بە عاقبەت خێری یا رب عاقبەت خێریمان بە نصیب بکە حیا و حرمەت و دین و ئیمانمان بە نصیب بکە یا ربی خۆمان و نەوەکانمان و نەوەی نەوەکانیشمان ساڵح و دیندار بکە یا رب گەنجەکانمان ڕوو لە ئیمان و ئیسلامەتی و دامەزراوی بکە ئیلاه العالەمین سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. ئەوانەی هەر کێشەیەکیان هەیە هەر مشکلەیەکیان هەیە هەر نەخۆشیێکی دەرونی یا جەستەییان هەیە شیفایان بۆ بنێرە یا ربی خوایکیان حاڵی ببین لەوەی کە شیفا هەر لای تۆیە یا ئەرحەم الراحمین. یا کەریم و یا ئەڵڵا هەموو ئەسبابێک هەموو دەرمانێک هەموو شتێک کە وەری ئەگرین بە شتێکی زۆر بچووک و بە ئەسبابێکی ببینین نەک بە شافی یا ئەرحەم الراحمین. شیفا هەر لای تۆیە یا کەریم و یا ئەڵڵا دامەزراومان کە عاقبەت خێرمان کە لە ڕۆژی مەحشەر و لە ڕۆژی گەیشتن بە خزمەتی تۆ یا رب لە ڕۆژێکە کە ئەگەڕینەوە بۆ لای تۆ لە بەرزەخا ئیلاه العالەمین سەرمان شۆڕ نەبێت حەپەساو نەبین بەدەست فریشتەکانی ئازار و ئەشکەنجەوە یا رب. یا ربی فریشتەی مەرحەمەت و میهرەبانی بنێری بۆ لامان عەفومان کە و لێمان خۆش بە عاقبەت خێریمان بە نصیب بکە یا رب. باشترین دوعایە کە بیکەین عزیزانم بریتێ لە دوعای عاقبەت خێری خوایە عاقبەت خێریمان بە نصیب بکە هەر وەکو چۆن سفرەکانمان پڕێتی لە نیعمەتەکانی تۆ ئاوا سفرە معنەویەکانمان پڕ بکە لە نیعمەتەکانی خۆت لە دامەزراوی لە ئیخلاص لە حوبی خۆت لە خۆشەویستی خۆت یا ئەرحەم الراحمین. ئەوەش کە زاتی گەورەی تۆ ئێمەت خۆش بێ یا کەریم یا ئەڵڵا.
یا ڕەبی خوای گیان دامەزراومان بکە لە سەریمان، دامەزراومان بکە لە سەریمان، یا ڕەبی خوای گیانمان گێنە بە ئەو عیبادەتانەی کە عەبدە ساڵحەکانی خۆت پێگەشتوون. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.